لە ڕۆژێکی زۆر پیرۆزی خواوە سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ ڕۆژی عەرەفەیە و پیرۆزترین ڕۆژ بەلای ڕۆژەکانی خواوە. لەگەڵ هاوکارم جەلال محەممەد بەرنامەی پەیامی ڕۆژمان تایبەت کردووە بە گەورەی ڕۆژی عەرەفە و حیکمەت و مانا و دەلالەتی ڕۆژی عەرەفە و کێوی عەرەفات و وەستانی حاجیان لە عەرەفەوە. ئومێد دەکەین ئەمڕۆ تا درەنگێکی ڕۆژ لەگەڵمان بن بۆ ڕووماڵکردنی ئەم ڕۆژە پیرۆزە کە خوای گەورە ڕێزی زۆری لێناوە. بینەرانی ئازیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. لە خوای گەورە دەپاڕێنەوە حەجی حاجیانمان قبوڵ بکات و نوێژ و تاعەت و عیبادەتی ئێمە و ئەوانشی بەتایبەتی کە لێرەوە دڵیان لە کێوی عەرەفات و لای حاجیانە، خوای گەورە تاعەت و دوعاکانی ئێمەش قبوڵ بکات ئینشاءڵڵا. بینەرانی ئازیز، جگە لە ڕووماڵ تا کاتژمێر 11 سەر لە بەیانی تایبەت بە ڕوکنەکانی عەرەفە لە ئێوارەشدا لە کاتژمێر 4 تا 6 ئێوارە دووبارە لە بەرنامەی پەیامی ڕۆژدا ڕاستەوخۆ لەگەڵتانین بۆ ڕووماڵکردنی ڕۆژی عەرەفە و گەورەی و پیرۆزی ئەم ڕۆژە. بۆیە تەوەرەکانمان هەمووی تایبەتن لەسەر ڕۆژی عەرەفە لەگەڵ چەندین زانیاری لەسەر حاجیان و لەسەر پیرۆزی ئەو شوێنی عەرەفە و لەگەڵ راپۆرت و هەروەها میوانی تایبەت لەسەرەوەی کە لەگەڵ ڕووماڵەکەماندا کە بەشێک لە حاجیانمان لە عەرەفەی پیرۆزەوە لەگەڵایە. هەروەها لێرە قورئان خوێنێکمان ئامادەیە بۆی کە بە درێژایی ڕووماڵەکەمان ناوە قورئانێک بەدەنگی پیرۆز و بەدەنگی خۆشەوە بمان بخوێنێتەوە. سەرەتاوە کە میشە دەچین لەلای ئەو بڕگانەی کە بڕگە دانەبڕاوەکان لە بەرنامەی پەیامی ڕۆژدا، بڕگەی کەشوهەوای شار و شارچەکانی هەرێمی کوردستان، بڕگەی یەکەمی هەمیشەیی بەرنامەی پەیامی ڕۆژە. با پێکەوە سەرەتا بینەری بین. بەڵێ خۆشەویستان، با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین کە بریتین لەو ڕۆژ و مێژوو بەسەراتە گرنگانەی کە لە 10 ساڵانی ڕابردوودا بە درێژای مێژوو ڕوویانداوە. دەی 8 ساڵی 2005 کۆچی دوایی سەرکردە و زانا و ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی جەنابی مامۆستا مەلا ناسیح مەلا ساڵح بامۆکی ڕەحمەتی خوای لێبێت بەهۆی نەخۆشیێکی کتوپڕەوە. جەنابی مامۆستا کەسایەتێکی کاریگەری سەرگۆڕەپانی سیاسی و ئاینی کوردستان و زانایەکی شارەزای بوارە جیاوازەکانی ئیسلام بوو. بە یەکێک لە پیاوە با هەڵوێستەکان دادنرا و لە یەکگرتنی بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕین و پێکهێنانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیدا ڕۆڵ و پێگەی کاریگەری هەبوو. هەروەها یەکێک بوو لە دامەزرێنەر و کۆڵەکە گرنگەکانی دروستکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان. جەنابی مامۆستا لە هەرسێ جوڵانەوەی ئیسلامی بزوتنەوەی ڕاپەڕین و بزوتنەوەی یەکبوون و کۆمەڵی ئیسلامی بە ئەندامی مەکتەبی سیاسی هەڵبژێردراوەتەوە. جەنابی مامۆستا مەلا ناسیح بامۆکی ساڵی 1957 لە گوندی بامۆکی هەڵەبجەی شەهید لەدایک بووە.
لە ساڵی 1970 کۆلێژی ئیمام ئاعزەمی تەواو کردووە لە ڕاپەڕینەکەی بەهاری ساڵی 1970 لەگەڵ باوکی و بەشێک لە بنەماڵەکەی کۆچ دەکەن بۆ کۆماری ئیسلامی ئێران و ستەمی بەعەز جێدەهێڵن. جەنابی مامۆستا لە هەڵبژاردننی ساڵی 2005دا بە ئەندامی پەرلەمان هەڵدەبژێردرێت و لە کاتی کۆچی دواییشیدا سەرقاڵی خوێندنی ماستەر بوو. دەیهەشتی ساڵی 2012 کۆچی دوایی نووسەر و بانکخوازی کاریگەری ئیسلامی وڵاتی ئوردون دکتۆر عومەر سلێمان ئەشقەر ناوبراو کۆمەڵێک کتێب و دانراوی بەسوودی هەن لە بوارەکانی فکری ئیسلامی و بیر و باوەڕدا. دەیهەشتی ساڵی 1920 ڕێکەوتنامەی سیڤەر مۆرکرا لە نێوان وڵاتە براوەکانی جەنگی جیهانی یەکەم لەلایەک و دەوڵەتی عوسمانی لەلایەکی ترەوە لە پێناو ڕێکخستنەوەی سەر لە نوێی جیهان دوای کاولکاری جەنگی جیهانی یەکەم. ئەم پەیمانە لە 433 مادە پێکات بوو. کۆمەڵێک مەرج و مافی گەلانی دنیای سەپاند بە سەر دەوڵەتی عوسمانیدا و لە بڕگەکانی 62، 63 و 64 باز لە ماف و دەستکەوتەکانی گەلی کورد کرابوو خودموختاری بۆ کورجەی کرابوویەوە. ئەم ڕێکەوتنە بە ڕێکەوتنێکی گرنگ بۆ گەلی کورد هەژمار دەکرا، بەڵام پاشتر بە هاتنە سەر حوکمی موستەفا کەمال هەموو ئەو مافانی هەڵوەشاندەوە و هیچ دەستکەوتێک بۆ کورد جێگیر نەکرا. تورکیاش بە ناچاری ڕەزامەندی لەو بڕیارەدا و بەو هۆیشەوە تورکیا دەستبەرداری 2,400,000 کیلۆمەتر دووجا لە خاکی خۆی بوو. دەیهەشتی ساڵی 1995 دەوڵەتی ئەردەن مافی پەنابەری و چوونە وڵاتەکەی بەخشی بە هەردوو زاوا هەڵاتوەکەی سەدام حسێنی سەرۆکۆماری عێراق حسێن کامیل و سەدام کامیل و خێزانەکانیان ڕەناو ڕەغت. ئەویش پاش هەڵگەڕانەوە و بوونی ڕەخنە و گلەیەکی زۆر لە دام و دەستگای سەدام و شێوازی بەڕێوەبردننی وڵات لەلایەن سەدام و دار و دەستە و خێزانەکەیەوە. ئەم بەدەمەوە هاتنەی ئەردەنیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کاتی خۆی پادشایەتی عێراق لە ئامۆزا و خزمانی پادشایەتی ئەردەن بوون و دەچوونەوە سەر شەریفی مەکە و لەو کاتەشدا وەک تۆڵەیەک لە کۆماری عێراق داڵدەی ئەو کەسانی دەدا کە ئۆپۆزیسیۆن و دژی عێراقی نوێ دەبوون. باز لەوە دەکرێت کە بە بەڵێن و قسەی خۆش سەدام دووزاوە و دوو کشەکەی خۆی بانگشتی عێراق کردنەوە و لە کردەیەکی نەهێنی و نادیاردا لە 23/2096 هەردووکیانی کوشت و کچەکانی خۆشی بێوەژن خست. لە کاتێکدا سەدام کامیل و حسێن کامیل هەم برای یەک بوون و هەمیش ئامۆزای سەدام حسێن بوون. دەیهەشتی ساڵی 2014 ڕاگەیاندنی سەرکەوتنی ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەو وڵاتە و بەدەستێنانی ڕێژەی لە 51.79 دەنگی هاوڵاتیان و دەنگدەرانی ئەو وڵاتە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن قال إني جاعلك للناس إماما قال ومن ذريتي قال لا ينال عهد الظالمين.
وإذ جعلنا البيت مثابة للناس وأمنا واتخذوا من مقام إبراهيم مصلى وعهدنا إلى إبراهيم وإسماعيل أن طهرا بيتي للطائفين والعاكفين والركع السجود وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل ربنا تقبل منا إنك أنت السميع العليم ربنا وجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب
ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم صدق الله العظيم. زۆر سپاس، خۆی گەورە پاداشتی بەخێر داتەوە. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، ئاشناتان دەکەین بە زانیاریەک لەسەر حاجیانی ماڵی خوا، با پێکەوە بینەریە و زانیاریە بین و پاشتر دەچینە لای میوانەکانمان. بەپێی ئامارەکان ڕێژەی بەشداربووانی حاجیان بۆ ئەم ساڵ واتە ساڵی 2019 2,500,000 حاجی دەبن. لەو ڕێژەیە 1,800,690 کەسیان لە دەرەوەی وڵاتی سعودیە بەشداریان کردووە. 699,310 حاجیش لە شارە جیاوازەکانی ناوخۆی وڵاتی سعودیەوە بەشدارن. لە وڵاتی عێراق 50,000 کەس بۆ سەفەری حەجی پیرۆز ڕوویان لە سعودیە کردووە. لەو ڕێژێش 7,130 کەس لە هەرێمی کوردستانەوە بەشدارن. لە هەموو وڵاتانی جیهانەوە ڕێژەیەک لە مسلمانان بەشدارن جگە لە مسلمانانی وڵاتی کۆنگۆی دیموکرات و وڵاتی قەتەر نەبێت کە عەرەبستانی سعودیە ئەمساڵ ڕێگەی نەداوە هیچ هاوڵاتیەکیان بەشدار بێت لە مەراسیمی حەجی پیرۆزدا. کۆنگۆی دیموکرات بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی ئیبۆلا لە ناوخۆی وڵاتەکەیدا، وڵاتی قەتەریش بەهۆی ناکۆکیە سیاسیەکانیەوە لەگەڵ سعودیە ماوەی 3 ساڵە هیچ هاوڵاتیەکی بەشداری مەراسیمی حەجی نەکردووە. کۆماری ئیسلامی ئێران بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو و بە پێچەوانەی ئەو تەنگەژە سیاسی بە تایبەتی لەسەر یەمەن و پەلاماری حوسیەکان و ئاڵۆزیەکانی ناوچەی کەندا و لەگەڵ وڵاتی سعودیە هەیبووە، ئەمساڵ بە شێوازێکی زۆر تایبەت و بەگەرمی وڵاتی سعودیە پێشوازی لە حاجیانی ئێران کردووە. بەپێی ئامارەکان ڕێژی بەشداربوونی مسلمان ئەمساڵ زیاتر بۆ لە هەموو ساڵەکانی تر. زۆرینەی بەشداربووانی حەجی پیرۆزی ئەمساڵ لە ڕێگەی فڕۆکەوە گەشتونەتە وڵاتی سعودیە، بەڵام بەشێک لە وڵاتانی نزیک لە سعودیە لە ڕێگەی پاسی تایبەت و بەشێکی دیکەش بە پیادە چوونەتە ناو سعودیەوە. بەشێک لە عاشقانی پاسکیل سواریش لە وڵاتی بەریتانیاوە بە پاسکیل و بۆ ماوەی 60 ڕۆژ گەشتنە ناو وڵاتی سعودیە. لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك. بۆیە پێویستە هەمومان ئاشنا بین بە زانیاریەک لەسەر کێوی عەرەفە و لەسەر خودی عەرەفات. با پێکەوە بینەریە و زانیاریە بین. خۆشەویستان، زانیاریەکمان هەیە لەبارەی عەرەفە و کێوی عەرەفە کە ئەمڕۆ یەکێکە لە گەورەترین ڕوکنەکانی حەجی پیرۆز. بە هاوکارانمان یارمەتیمان بدەن لە پێدانی ئەو زانیاریە. کێوی عەرەفە دەکەوێتە خۆرهەڵاتی شاری مەککەی پیرۆز، 22 کیلۆمەتر لە ناوەندی شاری مەککەوە دوورە. مەودای نێوان عەرەفە و مینە 10 کیلۆمەترە، تەنها 6 کیلۆمەتریش لە موزدەلیفەوە دوورە. پانتایی کێوی عەرەفە لە خۆرهەڵاتەوە 170 مەترە و لە خۆراواوە 100 مەتر، درێژیەکەی لە باکوورەوە 200 مەترە و لە باشوورەوە 170 مەتر. بەرزی کێوی عەرەفە 65 مەترە، بەڵام بەرزی کێوی عەرەفە لەسەر ئاستی ڕووی دەریاوە 372 مەترە. میلێک لەسەر کێوی عەرەفە دانراوە کە بەرزیەکەی 7 مەترە. مەودای عەرەفات تەنها لەسەر ئەو کێوە ژمار ناکرێت، بەڵکو پانتایی عەرەفات 10 کیلۆمەتر و 400 مەتر چوارگۆشەیە کە لە ماوەی دیاریکراودا دەبێت حاجیان بۆ جێبەجێکردنی ڕوکنی عەرەفە بگەنە ناو ئەو پانتاییە. لە عەرەفات جگە لە چەند باڵەخانەیەکی حکومی پەیوەست بە کاروباری حاجیان هیچ ئاوەدانیەکی دیکەی تێدا نییە.
دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە نێو جەنجاڵی ئەم دنیاە کە زۆرینەی مرۆڤەکان نەک خۆیان بەڵکو و خودداشیان لەبیر کردووە، مۆدێلگەرایی و ڕواڵەتبازی لای تاکەکان و چەکی پێشکەوتو و بەدەستهێنانی و بەرژەوەندخوازی سیاسی و ئابووری لای دەسەڵاتدارانی زلهێزی دنیا لە نێو ئەم هەموو دڕکوداڵی ئەبوو لە هەبەکانی سەردەم بۆ ڕێگری لە نووری حەق، لە نێو ملیۆنان ڕۆژنامە و کتێب و گۆڤاری زەردا لە دژایەتی پەیامی ناخەژێنانەی ئیسلام بۆ مرۆڤەکان، ئەمڕۆ زیاد لە 2 ملیۆن مرۆڤی ناخسپی و جلسپی تەقا لە دەرگای میهرەبانی خوددا دەدەن. ئەمڕۆ خوددا بە جیاواز بە کاتەکانی تر و مەولەوی گوتنی شەوەن خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن، عالەم گشت وتەن دۆز خەبەردارن. ئەمڕۆ خوددا خۆی تەشریف دێنێ و دەرگای دڵی بەندەگەرم داگەڕاوەکانی خۆی لە کێوی عەرەفەدا دەکاتەوە. ئەمڕۆ پەیوەستی جارانی هاتنی وەحی لە نێوان ئاسمان و زەویدا دەست پێ دەکاتەوە. ئەمڕۆ حاجیان لە پێوقەدەم و جێگە پێیە مبارەکەکانی خۆشەویستی خوددا و پێغەمبەری ئازیزماندا بەڵێنی بەندایەتی و یەکتاپەرستی دەدەنەوە. لەو جێگەوە کە پێغەمبەری خوا لە حەجی ماڵ ئاوایی و وتاری ماڵاواییدا هەموو بنەماکانی ئیسلامی لە سیاست و ئابووری و کۆمەڵایەتی داڕشت، ئەمانیش ڕەزامەندی خۆیان بۆ پەیامی ئیسلام دووبارە دەکەنەوە. ئەمڕۆ لەو شوێنەی کە کۆتا ئایەتی قورئانی پیرۆز و کۆتا زنجیرەی وەحی خوایی بە ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم و ئەتمەمت عەلەیکم نیعمەتی وەڕەضیت لەکم الئیسلامە دینە، حاجیان کۆ دەبنەوە تا لە شوێنە پێ پیرۆزەکانی پێغەمبەری خواوە بەڵێنی بەندایەتی خۆیان بە جیاواز بە هەموو مرۆڤەکانی تر بۆ خوا دووپات بکەنەوە. لەسەر گەورەی عەرەفە ئەمڕۆ ڕووماڵی تایبەتی بەرنامەی پەیامی ڕۆژ بەردەوام دەبێ و درێژەی پێدەین. سەرەتا چینە لای بیمانی زۆر عزیزمان مامۆستا عەفان شێخ سەرگەتی زانایانی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. سپاستان کەم دەستان خۆش. چیت هەیە بۆ کێوی عەرەفە و وەستانی حاجیان یا ئەو ڕوکنە گەورەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ حەج بریتیە لە عەرەفە؟ ئێمە گەر لە سەرەتای مەناسکەکانەوە دەست پێ بکەین تا ئەگەینە عەرەفە. سەرەتای مەناسکەکانی حەج لە دوێنێ وردە دەستیان پێ کردو لە بەیانی و دوو بەیانیەوەی تر بەرەو کۆتایی دەڕۆ. طبعاً مەناسکەکانی حەج و عومرە بڵێن هەردووکیان خوای گەورە فەرمێ وأتم الحج والعمرة لله. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خذوا عني مناسككم. خۆی بە فعلی بە عەمەلی طبعاً پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک حەجی کردو و 4 عومرە. بە عەمەلی خۆی لەو حەجەدا ئەوەی کەوا دەبێ ئینسانی مسلمان ئەنجامی بدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عەمەلی ئەنجامی داوە. کاتە لە حەجا شتێکی زیادەمان نییە ئێمە بڵێن چۆن بکرێ و چۆن نەکرێت. ئەمە خاڵێکە زۆر گرنگە. خاڵێکی تر ئەوەیە ئەو حەجە لای خوا وەرگیراوە یا بە کۆی عیبادە بڵێن ئەو عیبادەتە لای خوا وەرگیراوە کەوا یەکەم بۆ خوا بێ، دووەم تەبعیەتیشی لە سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. کە ئەمە خاڵێکە زۆر گرنگە کە پێویستە هەمومان ئەمە بزانین و زیاتر پێویستە حاجیانی ماڵی خوامە بزان و زیاتر لەوەش پێویستە ئەوانەی کە مرشیدی حەجن، ئەمانەی کە مرشیدی حەجن، ئەمە لە هەموو کە زیاتر ئەمە بزان کە حەجی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو. چونکە تۆ بتێ عیبادەتێک ئەنجام بدەیت بەتایبەت عیبادەتی حەج، یعنی عیبادەت حەج لە هەمویان جیاوازە. ئێمە لە حەجە بێجگە لە حەجەکە ئەمە کە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام، نوێژیشی تایە، سەومیشی تایە، زەکاتیشی تایە. طبعاً شایەتمانیشەوە هەر کەواتە لە حەجە هەر 5 ڕوکنەکەی ئیسلام کۆبووەتەوە کە لە هیچ کام لە ڕوکنەکانی تر نوێژ و ڕۆژ و زەکات ئەمە ئاوا کۆ نابێتەوە. مەسەڵەن تۆ لە نوێژە خۆ حەج ناکەی، لە ڕۆژوش و لە زەکاتیشە لەو فەسڵەی کە بڵێ لەو ڕوکنانە، بەڵام لە حەج جیاوازە. کەواتە ئەم حەجەی کە هەموو ڕوکنەکانی ئیسلامی تێدا کۆ دەبێتەوە پێویستە ئەو کەسەی دەچێ بۆ حەج، ئەو کەسەی کەوا مرشیدی حەجە زۆر زیاتر شارەزا بێت لە هەموو کەس کە ئەم حەجە وا بکە کە بتوانێت هەموو هەدەفەکان و ئامانجەکانی حەج بپێکێ. یعنی هەموو عیبادەتێک ئامانج و مەبەستێکی، یعنی لە پێناوی غایەتێکە عیبادەتەکەیەکی کە کۆی غایەتەکان شەر ڕەزامەندی خوای گەورەیە، بەڵام گەشتن بەم
غایەت ئێمە هیچ کات قاعدەیەکمان نییە پێ بوترە ئەلغایە تبڕر الوەسیلە وەسیلەکە هەر چۆن هەبێ بچینە کە غایەتەکە دیاری وەسیلەکەش دیاری کراوە لەکوێ ئەڕی ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی دیاری کردو لەکوێ دەست پێ بکەین بچینە کوێ یعنی خاڵ بە خاڵی ئەم حەجە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانی کردو خاڵ بە خاڵ یعنی پیتێک نییە لە حەجا پیتێکمان هەبێ نقطەی لەسەر نەبێ یعنی بەجێ هەڵدرای بۆ من و تۆ کێوکێ نقطەیەکی لەسەر کاتە لە حەجا پیتی بێ خاڵمان نی هەمووی خاڵی لەسەردانرا ئەمە خاڵێکە زۆر گرنگە کە مەسەن ئەوەی کە ئەچێ بۆ حەج ئەوەش کە مرشیدی حەجە ئەمە بزانێ ئەو کەسەش کە مرشیدەکە ئەنێرێ ئەبێ بزانێت کێ ئەنێرە بۆی مرشید بێ چونکە ئێستا کەسێک بڵین لە کوردستان ئەو هەموو مەسرفەی کردو ئەمە مادەیەکی یاوە ماندوو ئەبێ غەریبی ئەبینێ گەرما و ناڕەحەتی ئەبینێ تەواان گەرمای ئەوێ لەگەڵ ئێرە ئێمە من مانگی سێ چوون بۆ عمرە لێ سپلێت هەڵکرابوو لێر هێشتا سۆبا نەکوژابوو کاتە ئەو هەموو زەحمەتە کێشە ئەو هەموو ماندووبوونە کێشێ دەبێ بەری ماندووبوونەکەی لە قیامەتا وەریگرێتەوە واضحە کات ئەمڕۆ 2,500,000 حاجی هەموو ڕوو دەکەن عەرەفاتیش مەسافەیەکی دیاری کراوە ئێستا بەشێکیان گەشتوون بەشێکی تریش هەر لە ڕێن ئەگەر تهدیدەن لەسەر عەرەفات زیاتر قسە بکەین چونکە لە ڕێگەی سکایپەوە چەند حاجیەکی بەڕێزمان لەگەڵایە لە کێوی عەرەفاتەوە دەمانەوێت ئەوانیش بدوێنین ئەگەر قسە لەسەر خودی عەرەفاتەکە بکەین لە ئێستا جا قسەکە ئەلێرەوە دەست پێکە ئێمە لە دوێنێەوە مەناسکەکان دەستیان پێکرد لە دوێنەوە حاجی لە مەکەوە حەرەکەتی کردو بەرەکوێ بەرەو عەرەفات لە دوێنەوە بەڕێکەوتون لە دوێنێەوە بەڕێکەوتون ئەمڕۆ ئەبێ ئیتر بەرەو عەرەفە بەڕێکەوە بەس ئەمڕۆ کەی بەڕێەکەوت چۆن بەڕێەکە ئەوە خاڵەکە زۆر جار یەکەم عەرەفات و عەرەفە چی عەرەفات ناوی شوێنەکەیە عەرەفەش ناوی ڕۆژەکەیە ئەمە خاڵێکە کە هەر بۆ معلوماتی عن ئەبێ ئەمڕۆ بەڕێکەوت بن لە میناوە بەرەوکوێ لە میناوە بەرەعەفە دوێنێ پێ وتراوە یەوم التەرویە ڕۆژی تەرویە تەرویە هەندێک دەڵێن بۆچی ناونراوە یەوم التەرویە بەڵێ لەبەرو حاجیان لە کۆندا کە لە مەکەوە هاتوون بەرەو مینا ئاویان لەگەڵ خۆیان هێناوە یا جوبرەئیل عەلەیهی السەلام ئەم مەناسکانە و ئەم شوێنانی حەجی هەمووی نیشانی ئیبراهیم پێغەمبەر داوە عەلەیهی السەلام کاتە ئەم حەجە مێژوویەکی هەیە یعنی ئەوە نییە حەج تەنها تایبەتی پێغەمبەری ئێمە عەلەیهی السەڵاتو وەسسەلام لە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام حەجی ئیتر ئەبێ ئەمڕۆ وردە وردە حاجی بەڕێ دەکەون بەرەوکوێ بەرەوە بەجێگەیاندنی گەورەترین ڕوکنی حەج کە پێوترێتی الحەج و عەرەفە خۆ حەج تەنها عەرەفە نییە بڵێ ئەمڕۆ بێکە بۆست بەڵام گەورەترین ڕوکنی حەج بریتێ لە چی بریتێ لە عەرەفە هەر کەس وەستانی عەرەفەی لە دەست بچێ حەجەکەی لە دەست چوو ئەوەی لەو ناوی عەرەفە لە چێوە هاتەوە جاسە یەک خاڵ ئەگەینەوە لەو گرتەی کە ئێستا بینیمان کە باسی حدودی عەرەفاتەکە لە باکوور و باشوور ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا ئەمە زۆر مهمە لەوێم کە خەڵکێک مەسەن خۆی ئێستا هەموو خەڵک بڵێن نە GPS پێ نە خوێنەواری شێبی خوێنتۆ لەبەرەی لێ بە عەلامەتیش کراوە بێجگە لە نووسینەکە تۆ حساب کە لە هەموو دنیا خەڵکە ڕوە هەموو زمانەکە خۆ ناکرێت بڵێن لە سعود بێت بە هەرچی زمانی دنیا هەیە چی بکە ها حدودەکان بنووسێ مەسەن بە زۆری لەوێ کە نووسراوە عەرەبیەکە هیچ نووسراوە بە زۆریش فارسی لەگەڵ ئوردۆ نووسراوە ئەم سێ زمان ئینگلیزیش نووسراوە بە زۆری ئەم چوار زمانە لەوێ هینە حدودەکان کاتە حدودەکان هاتووە بە چی دیاری کراوە بە عەلامەت بە نیشانە مەسەن چۆن ێستا لە کەعبە حەجەر کە مەسەن کە تەوافەکەی لە حەجەرەوە دەست پێەکەی بەدەر لەوەی حەجەر ئاوا لە پێشچاوتە بە عەلامەتیش عەلامەت کرد مەسەن لە سەفا و مەڕۆ هەمووی عەلامەت کاتە لێش حدودەکەی دیاری کراوە ئەو حدودەی کە باس کرا حدودەکەی دیاری کراوە هەر کەس لەحظەیەک کە دوای باسیەکەین کە کەی دەست پێکات تاکەی لەحظەیەک لەوێ نەمێنێتەوە هیچی نەکردو یعنی بە عومرەیەک گەڕاوەتەوە کە وایە بڵێن مانگێکی تر باشەوە زۆر جار هەندێک عوزر قبوڵن لای خی گەورە لە نەخۆشی لە بیرچوون ئەمانە ئێستا لە ڤیددیوەیە کە دوێ نێوارە تۆمار کرابوو بڵاو بوویەوە بە سەدان ئامبولانس ئیسحاف نەخۆشەکان دێنن ڕوو بە مینا و ڕوو بە عەرەفاتیان دەبن تەنان باز لەوە دەکرێت کە
ئەمانە بەشێکیان بۆ پەککەوتوەکانن یان نەخۆشەکانن ئایا مەرجە دەبێ ئەوەشی کە نەخۆشە بگاتە ئەو شوێنە ئایا بە ئۆتۆمبیل بێت یا لە سەردەمی خۆیان بە وڵاغ بوو بێت لە زۆر ڕوکنەکانی حەجە واجبەکان و فەرزەکانی حەجە دەکرێت کەسێک لە باتی کەسێک بیکە مەسەڵەن بڵێم ڕەجم قوربانی کردن تەواف ئەمە ئەکرێ من لە باتی تۆ بیکەم یا من ناتوانم تۆ لە باتی من بیکە بەڵام عەرەفا کەس ناتوان لە باتی کەس بیکە یعنی وەکو چۆن نوێژ کی ئەتوان لە باتی کێ نوێشکە کەس ناتوانێت بیکە کابرا ئەگەر نەخۆش بێ پەککەوتەش بێ هەر ئەبێ بە ئیشارەش بێت چی بکە نوێژەکەی بکە کاتە عەرەفەش ئەوەیە ئەوە نییە بڵین کاکاتۆ وەرە لە باتی من بڕۆ لێ بمێنەرەوە گواستنەوەی ئەو خەڵکی کە ناتوانێت بە پێ بڕوە بە هەر چی هەبێ ئەفەرمێ بە هەر وەسیلەیەک هەبێ بەس گرنگ ئەو سنووری کە دیاری کراوە لەحظەیەک لەو سنوورە نەمێنێتەوە پێی ناوترێ حاجی یانی حەجی نەکردو ئەو سنوورە بە پێچی دیاری کراوە ینی خۆوەختی ئەو سنوورە پێغەمبەر صلی الله علیه و سلم دیاری کردووە فەرموویەتی ئێرە تا ئەوێ تا ئەوێ مەعارەفێ لە هەر کوێ وەستای حەجەکە دروست یانی ئەوەی کە باسم کرد وتم پیتێک نەماوە پێغەمبەر صلی الله علیه و سلم خاڵی لەسەر دانە نابێت ئەم سنوورە ئاوا دیاری کرد نەک ئەوەی مەسەڵەن ئێستا بێت کەسێک بێ بڵێ کاکە سنووری ئەمە ئەوەی مەسەڵەن چۆن والله المەثل الأعلى چۆن شارەوانی بۆ هەر کە سنوورێک دیاریەکە ئەڵێ تۆ عەرزەیەکت کڕیوە یا مەسەڵەن عەرزە تەوزیع کرد ئەڵێ سنووری تۆ ئەمەیە شارەوانی دیاریەکە خۆ تۆ بۆت نییە زۆر باشە مامۆستا ئێستا چینە کێوی عەرەفات لەوێ بەڕێز مامۆستا وریاز دڵمیمان لەگەڵە مامۆستا سڵاوی خوا لێبێت لە خوای گەورە دەپاڕێنەوە حەجی ئێوە و هەموو حاجیانمان لێ قبول بکات ئەگەر باسێک لە ئەمڕۆمان بۆ بکەی لەوەی کە دۆخی حاجیان بە تایبەتی حاجیان هەرێمی کوردستان و عێراق لەوێ چۆنەوە ئێستا ئێوە لە کەیەوە گەشتونەتە کێوی عەرەفات و ئەو پانتایی کە دیاری کراوە بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاو و ڕێز بۆ میوانەکەتان و بۆ تەواوی بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ ئێمەش وەکو باقی حاجیانی تەواوی دنیا لە کوردستانی پیرۆزەوە شیرینەوە حاجیانی کوردستان ئەمڕۆ ئێمەش لە بەرەبەیانی ڕۆژی عەرەفەوە گەشتینە عەرەفات و وا ئێستا لە ئاپۆرای جەماوەری موسڵمانانی سەبتا سەری دنیا کە هەموو بە یەک بەردی پڕ لە جوانی و پێوە هەموو هاتونتە ئەم کێوە بۆ پاڕانەوە بۆ خۆیان بۆ خزمکەسیان بۆ بنەماڵەیان بۆ وڵات و زێدیان لێرە ئەپارڕێنەوە بەڕاستی ئەم دیمەنەی کە لێرە ئەیبینی دیمەنەی حەشر و قیامەتت بیرەکەوێتەوە بۆیە کاتێک کە دێیت ئێرە زۆر دڵخۆشی بەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک فەرمایشتی مژدەبەخشی بەخشیوەتە ئومەتی خۆی کە ئەمڕۆ لە ڕۆژی عەرەفەدا خوای تەبارەک وتەعالا دێتە ئاسمانی دنیا و شانازی بە بەندەکانی خۆیەوەکە شانازی و بەندەکانی خۆیەوەکە لە لای فریشتەکان فەرمێەوە بەندەکانی من هاتوون ئەگەر چی گوناه و وەڵە و تاوان و کەموکڕیەکانیان بە ئەندازەی قەترە بارانی دەریاکان و ئاسمانەکان بێ و هەروەها بە ئەندازەی جەنکەلمی یابانەکان بێ یان کەفی سەر دەریاکان بێ من لێیان خۆشە بم بۆ نەکرد بەتەنها لە خۆیان بەڵکو لە هەموو ئەوانش کە ئەمان کاو شفاعەتیان بۆکەن بۆی ئەمڕۆ ئێمە زۆر دڵخۆشین ئەمڕۆ ئەو ڕۆژە پیرۆزەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام الحەج عەرەفە گەورەترین ڕوکنی حەج بریتێ لە وەستان لە کێوی عەرەفە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەو ساڵی کە لە حەجی ماڵاوایی هاتۆتە ئێرە کە 120,000 سەحابی لە خزمەتیا بۆ لەم کێوە وەستاون و بەردەوام پێغەمبەری خوا دەست بە دوعا بوو بۆ خۆی بۆ ئومەتی دەستی بەرز کردوتەوە بە ئاسمان و ڕوو بە خوای پەروەردگار دوعای کردو بۆ خۆی بۆ ئومەتەکەی بۆیە ئێمەش ئەمڕۆ بۆ جێبەجێکردنی فەریزەی حەج بۆ جێبەجێکردنی گەورەترین فەریزەی حەج کە بریتیا لە وەستان لە کێوی عەرەفە وەکو تەواوی ئەو مسڵمانانەی تر کە لە هەموو حاجیانی وڵاتان ئەمڕۆ کە دێیتە ئێرە بەڕاستی جەوێکی ئیمانی و جەوێکی پڕ لە خشوع و پڕ لە نزیک بوونەوە لە خوای پەروەردگار بۆ دەرەکەوێت ئێمەش ئەمڕۆ وەکو باقی مسلمانانی تر وەکو باقی حاجیانی تر ئەوەتان لە کێوی عەرەفە و خوای تەبارەک وتەعالا دوعای ئێمە و تەواوی حاجەکانیشمان ئامین ئینشاءڵڵا مامۆستا گەشتنی حاجیان بە عەرەفە چۆنە لە ئێستادا بەرەبەر کێوی عەرەفات قەرەباڵغ دەبێ و ئەوەی کە زانیاریت هەبێ هاوڕێکانت بە تایبەتی حاجیانی هەرێمی کوردستان ینی بێخەم لەوەی کە ئەمڕۆ بگەنە کێوی عەرەفات ئەوەندە نزیکن کاتێکە لە میناوە بەڕێکەوتون کە بتوانن بە ئاسانی بگەنە کێوی عەرەفات بێگومان
ئێمە من لێرەوە سپاسی کۆمپانیەکانی کوردستانەکەم و ئێمە بۆ خۆمان کە لەگەڵ کۆمپانیای پاڕێزانین بەڕاستی ئاسانکاری باشیان کردو بۆ حاجیان چ لە هاتنیان لە مەکەوە بۆ مینا چ لە میناشەوە بۆ عەرەفات ئەتوانم بڵێم هەم لە ڕووی دابینکردنی چادرەکانەوە بۆ حاجیان و ئاسانکاری بۆ هاتنیان ئەتوانم بڵێم هیچ حاجێکی ئێمە تووشی سەغڵەتی و ناڕەحەتی نەبووە زۆرێک لە حاجی کوردەکانمان ئێستا لە کێوی عەرەفاتن هەندێکی شانەوانی کە تا ڕادێک بڵێم پیر و پەکەوتە و کەمتوانە و نەخۆش وانە بن لە نێو چادرەکانن لە خوارن کە هەمووشی هەر سنووری عەرەفاتە و هیچ فەرق و جیاوازێکی نییە بەڵام بەڕاستی وەستان لە نێو ئەم خەڵک و جەماوەرە لە نێو ئەم کێوە زۆر جیاوازترە ڕۆحیەتی ئینسانەکان وا ئەخوازێکە بێتە ئەم شوێنە بوا زیاتر متاحی وا ئاسوودەی و دوعاکانیش لێرە بەڕاستی ڕەت نابنەوە بەڵام وەکو عەزم کردن هەندێکی لەبەر بێتوانایی لەبەر نەخۆشی لە نێو چادرەکان نەخوارەوە ئەگەرنا زۆرێک لە حاجەکانی ئێمە وەکو باقی ئەو حاجانەی تر ئێستا لە کێوی عەرەفاتن دەست بە دوعان و دوعا دەستیان بەستکردەوە دوعاکەن زۆر باشە مامۆستا چه هەستێکتان هەیە لەوەی کە ئەمڕۆیەوە لە کێوی عەرەفاتن و دیارە ئەمڕۆ خوای گەورە دێتە تەبەقەی یەکەمی ئاسمان و تەنها ڕۆژێک لە ساڵدا کە خوای گەورە هێندە نزیک بکەوێتەوە لە زەویدا ئەمڕۆیە ئێوە چه هەستێکتان هەیە لەوێ و لە دوعاکانتان زۆر جار باز دەکرێەوەی کە دەچێتە حەج و عومرە دوعا بۆ هەموو کەسانی کە لە دەوروبەرین بۆ هاوڕێکانی کەس لەبیر ناکات چه هەستێکتان هەیە لەوێ و دوعاکانتان چۆنن بەتایبەتی بۆ خەڵکی بەشمێنەتی کوردستان بەڕاستی ئێمە هەستێکی زۆر باشمان هەیە زۆر خۆشمان هەیە کاتێک کە دێتە ئەم شوێنە یعنی شتێکی ڕۆحی تایبەتیت بۆ دروستە بێ و بە تایبەت هەر کەسێک داوای دوعای خێری کردوی جا لە ڕێی فەیسبووکەوە بێ بە تەلەفۆن بوو بێ بە ڕوبەڕوو پێیوتری ڕاستەوخۆ لێرە دێتە بەرچاوت و دوعاکەی بۆکەی بۆیە بەڕاستی ئەوەی کە جێگای خۆشحاڵیە ئێمە دوعا بۆ خۆمان بۆ کەسوکارمان بۆ ڕەفیق و برادەر و بۆ مسلمانان بەگشتی ئەمڕۆ مسلمانان زیاتر لە هەموو کات پێویستیان بە دوعای خێری یەکتر هەیە ئەمڕۆ خوێنی مسلمان لە سەر تاسەری دنیادا لە هەموو شتێ هەرزانترە لەبەرەوە پێویستمان بۆ هەیە ئێمە داوای یەک ڕێزی و یەک سەفی مسلمانان بکەین داوای ئەوە بکەین خوای پەروەردگار ئێمە بە ئیسلام دیارە بەهۆی گرفتی ئینتەرنێتەوە پەیوەندیەکانمان لەگەڵ کاک مەلاو ڕیاض زەڵمیدا قەتع بووە بەڵام دوجار دەچینەوە لە هەندێک لە حاجیانی تر لە کێوی عەرەفەکە لەگەڵمان دەبن ئینشاءالله لە ڕێگەی سکایپەوە مامۆستا ئەگەر باسێک لە وەستان لە عەرەفە بکەین بۆچی دەبێت گەر بۆ چرکە ساتێکیش بێ حاجیان بگەنە ناو ئەو مەسافە دیاریکراوی عەرەفات و لەوێ بوەستن حکمت لەم وەستانە لەوێ چییە؟ یەکەم عەرەفە و عەرەفات لە چیەوە هاتووە ئەو خاڵەکە گرنگە تا بگەینەوەی وەستانەکە چۆنن هەندێک پیان وایە عەرەفات لەوەی کە هەر لە تاریخە باسەکە کە باسەکە ئادەم و حەوا کە خوای گەورە دای بەزاڵنە زەوی هەر یەکی لە شوێنێک دابەسی کە هەر یەکی لە شوێنێک دابەزی دوایی لەوێ یەکتریان ناسیەوە هەندێکیش دەڵێن یەکیان گرتەوە یەکتریان ناسیەوە بەڵێ لەوێ هەندێکیش دەڵێن کاتێککە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام خوای گەورە حەجی لەسەر پێویست کرد جوبرەیل عەلەیهی سەلام هەموو مەنسەکەکانی فێر کرد لە مەککەوە هەتاکە لەش جوبرەیل پێی فەرموو زانیت ئەی شتی زانی یەکێکی تر کە زۆر گرنگە بۆ ئێستا ئێمە ئەوەیە لە عەرەفە کە ناو نراوە عەرەفە لەبەرەوەی موسڵمانان لەوێ یەکتر ئاشنا بن کەواتە خاڵە گرنگکە لێرە ئەمەیە وەستان لە عەرەفات بەدەر لەوەی کە ئەنجام گەیاندنی گەورەترین ڕوکنی حەجە یەکتر ناسین و بە ئاگابوونی موسڵمانانە لە یەکتر چۆن لە نوێژی جەماعەتە یان حکمە لە نوێژی جەماعەت چییە؟ ئێستا من لە مزگەوت جەناب لە ماڵ و مزگەوت نوێژەکان فەرقیان چییە؟ نوێژ نیۆڕە هەر 4 ڕکاتە وەستان و ڕکوع و هەمووی هیچ فەرق ناکەن تۆ بڵێ ئێستا تۆ بڕۆ لە مزگەوت نوێژی نیوەڕۆ باڕکاتێک لێکەم بێ ڕکوعێک نەبێ سەجدەیە نەبێ خۆ هیچ فەرق ناکە بەس هەدەف لەوەی چییە کە تۆ ئیشتە مزگەوت بە جەماعەت نوێژ دەکەی بێجگە لەوەی کە نزیکی لە خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەرگرتنی ئەجرێکی زیادرە هەدەف ئاشنابوونی موسڵمانانە بە یەکتر لە سنوورێکی بەرتەسکی گەڕەکێکە جومعەکە سنوورە بەرتەسکەکە چییە بێ لە گەڕەکێکەوە پێچێ بێتە چی ببێتە دەگەڕک لە ئەسڵا ئەوەیە لە شارێکا یەک جومعەی تیا بکری بۆیە هەموو هەفتەیەک موسڵمانانی سنوورە بەرفراوانی شارەکە هەمووی چی بکەن ئاگاداری یەکتر بن لە ساڵی جارێکی شا موسڵمانان کۆبوونەوەیەکی گشتیان هەیە ئەم کۆبوونەوە گشتی بۆی یەکتر ناسینێک و ئاگاداربوون بێ لە حاڵی یەکتر
کە بەداخەوە یەکێک لە کێشەکان ئەوەیە ئێمە حکمەتی عیبادەتەکانمان مراندووە هەر لە نوێژی جەماعەتەوە بیگرێت تا ئەگاتە حەجەکە. ئیشکالەکەش لە چیا دروستە بێ؟ یەکەم بڵێن لە بێ ئاگایی ئێمە لە حکمەتی عیبادەتەکان لە نەزانی ئێمە بەرامبەر بە عیبادەکان. دووەمیش بڵێم لە ئەو هەجمە فکریە یا ڕاگەیاندنیە یا هەر چۆنێکی ناوبرێن کە دەسەڵات دەیکا بەرامبەر دروشمە پەرستشیەکە کە ڕۆحی تیا نایەڵێ ئیلا لە نوێی جەماعەتە مزگەوتێکرێتەوە جەماعەت تاو ببڕە دەرەوە لە جومعەکانە پێتەڵێ وتارەکەت ئەمەیە یعنی تۆ سیرکە لە هەموو دنیا خۆمە بەس هەرێم نییە لە هەموو دنیا ئەو مامۆستایانێک کە ئەهلی عیلم و عالمیش وتارێکیان بۆ نووسیم لە وەرەخەیەکی ئاوایە ئەیدەن بەدەستی مەسەڵەن تۆ سەیری وتاری مەکە و مەدینە بکە سەیری شوێنەکانی تر بکە ئەو مامۆستایە وەرەخەیەکی پێ سەیری جەماوەر ناکە هەر ئاوەکو چۆن ێستا ئەو وەرەخەی جەناب لە سەرەتای بەرنامەکەەوە خوێنتەوە شەراوە ڕۆحێکی تیانی کەواتە ئەسلی عەرەفات وەستانی عەرەفات بەدەر لەوەی کەوە بە جێگەیاندنی گەورەترین دروشمی حەجە بە ئاگابوونی موسڵمانانن لە وەزع و بارودۆخی یەکتر حاڵی ئێمە چۆنە حاڵی ئەو چۆنە حاڵی ئەو چۆنە باسکردنی کێشەی موسڵمانانە لەو ڕۆژە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حیجەت الوداع ڕۆژی جومعە کە عەرەفە بوو وتاری ماڵئاوای چی باس کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی هەچی کێشەی ئومەتی ئیسلامی لە داهاتوودا نەکەر ئەو ڕۆژ لە داهاتووشتا چی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانی کرد یەک کێشەکانی ئەو ڕۆژە چی یەکێک لە کێشەکانمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەوە مەسەڵەن یەکێک لەوانە ڕیبا یەکێک لەوانە قەتل یەکێک چی تا کۆتایی کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەجی ماڵئاوایش ئەوەی فێرکردین کەوە وتاربێژی ئەو ڕۆژە دەبێ باس لە کێشە هەنووکەیەکانی دنیای ئیسلام بکە نەک تەنها چوارچێوەی وڵاتێک. بەڵام بۆچی ماوەسە ئێستا چڕ بووەتەوە تەنها حاجەکە بۆ خۆی خەریکی دوعاکردن دەبێت و زیکری خۆی بۆچی دەبێت پێشەوایەک مامۆستایەکی ئاینی ئایا چۆن بێ کەسێکی وەکو پێشوا لێ وتارێکی هەبێ لەسەر دۆخی گشت کێشەکە ئەوەیە وتم یەکەم بێئاگایی ئەهلی ئیسلام لە دینەکەیان دووەم زۆر بەداخەوە ئەم دینە زۆر کات بەدەستی کێ تیاچ یعنی زیاتر بەدەستی دۆستەکەی تیاچێت تا بەدەستی دوژمنەکەی تۆ بە درێژایی مێژووی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام لە نوحەوە هەتاوەکو محەممەد صلی الله علیه وسلم هەتا ئێسەش یعنی هەموو کوفر خەریک بۆ بۆەوەی دین بشێوێن لێی بدە بە کوشتن بە کەڵک نهات بە شەڕ هات جۆرێکتر لە شەڕی گرتە بەر مەسەڵەن هاتن لەم چەند ساڵانی دواییدا سەدەها قورئانیان چاپ کرد هەر یەکی بەلابردنی حرفێک یا کەلیمەیەک وشەیەکی لابن نەیان توانی بەمە شتێک بەس بەوە ئەکرێ کە موسڵمان دەبێ ئاگای لە دنیا نەبێ ئەمەش لە ڕێی کێوە دەکرێت موسڵمان بێ ئاگا بکرێت لە ڕێی منەوە کە من نەتوانم حەقەکان بڵێم نەتوانم ڕاستیەکان بگەێنم نەتوانم هەموو شتەکان بڵێم بیسەرەکەم دەڵێ ئەوە مامۆستایە مەسئولە لە دین میراگیری پێغەمبەر صلی الله علیه و سلم کەڕ کردووە لە ڕاستیەکان ئەی بناقم چییە کاتە ئەسڵ ئەوەیە دەبێ وتاربێژی عەرەفە ئەمڕۆ کە یەکتر ناسین و بە ئاگابوون باسی دنیای ئیسلام بکە کێشەکانی دنیای ئیسلام بکە نەک ئەوە بێت سیاسەتی وڵاتێک وا بخوازێت تۆ باسی ئەمە بکە یعنی باسەکەی پێ بڵێم تۆ ئەمە باسەکەی ئەم شتانە یعنی تۆ تەسەوور کە بە درێژایی وتارەکان ساڵەکان هەموو ساڵە ئێماڵێن حەج ئاوا ئەکرد وە نییە هەموو ساڵەڵێن حەج ئاوا بکرد کە لێرەوە حاجی دەڕوە لە هەموو وڵاتانی دنیا وایە فێرەکرد تێگەی دەورەیان بۆ ئەەکەن دەورەکە قەیناکە ڕۆژێ دوور بە هەر حاڵ پیان ئەڵێن ئاوا حەجەکەی ئاوا ئەم خەڵکە هەمووی ئەزان یعنی لەوێش دووبارە لە وتاری عەرەفە شار باسی چیەکە باسی ئەو ڕوکنانەی کەماون لە حەج کە حەج چۆنێک دەکرێ هەندێکی تایبەتکەی بەمەوە بۆی هەندێک حاجی هەیە جا مع العلم تۆ تەسەور کە ئێستا لەو راپۆرتی ئێوە 2,400,000 بۆ ئازان 2,500,000 حاجی 400 بۆ 500 ئەو کەمتر زیاتر ئەم 2,400,000 چەند کەسی لە عەرەبی تێگە وە نییە دەیخۆ هەر هەمووی یعنی تۆ تەسەور کە ناکرێ هەر هەمووی ئەوەی ئەو تەرجمەکەی بۆ بێنی بیکاتەگی وە نییە کاتە زۆر کەمترین اینجا ناشکرێ بڵێن تەرجمەیەکی ڕاستەوە خۆی هەبێ
بۆ ئەو خەڵکە دەبە چی تەرجمەکە بیکە بە کوردی بە فارسی بە ئینگلیزی بەچی خۆ تۆ ئەو میلیۆن خەڵکە چی کەواتە ئەسڵ ئەوەیە کە هەموو کەناڵەکانی دنیا دەیگوازنەوە ئەم مامۆستایە لەوێ باسی کێشە و معاناتی ئومەتی ئیسلامی بکە نەک بێژەر و ناتقی زۆر باشە سیاسەتی وڵات ئەمە کاتە عرفات ئەوەیە حکمەتی عرفات ئەوەیە یەکتر ناسینەکە بە ئاگابوون لە دنیای ئیسلام لە یەکتر زۆر باشە ماڵ سەعباس زۆر بەخێر بێ سپاس بە جەنابێت کە ئەمڕۆ جەنابێت لەگەڵمانابی و بە دەنگە خۆشەکەی خۆت لەوە چێ بەرنامەکەمان بۆ دەڕازێنیتەوە حەزەکەین جەنابیشت بە کۆڵی قسەیەکمان بۆ بکەی و پاشتریش گوێبیستی چەنایەتێکتر لە قورآنی پیرۆز بین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله الطيبين الطاهرين دەست خۆشتان لێکم بە بەرنامەجانە جێ خۆیەتی وەکەما موسای بەڕێزکە وتە بە نرخەکانی بەڕاستی وتەکانی زۆر جوان و شیرین ئینشاءالله من لێرە پیرۆزبایی لە حاجیانی بەڕێز دەکەم لە خوشکان و برایانمان لەوێ ئینشاءالله خوای گەورە حەجیان لە قبولکە ئینشاءالله دعای خێر بە مسلمانان بکەن ئینشاءالله بە سڵامەتی دێن ناو کەس و کاران و هەرێمی کوردستان ئینشاءالله. ڕێز مامۆستا عەباس لە سنتەری نوێری حیکمەوە تەشریفیان هێنا زۆر بەخێر بۆ بەرنامەکەمان زیاتر بۆ بەرەکەت بکا بە خۆپاداش خێردا پێمان خۆشە گوێبیستی چەنایەتێکتر لە قورآنی پیرۆز بین بەرەکەتی ئەم ڕۆژە و بۆی بەرەکەتداری بڕژێ بەسەر بەرنامەکەی ئەمەشە ئینشاءالله تعالى. أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ بوأنا لإبراهيم مكان البيت ألا تشرك بي شيئا ألا تشرك بي شيئا وطهر بيتي للطائفين والقائمين والركع السجود وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر يأتوك رجالا وعلى كل ضامر يأتين من كل فج عميق ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات ويذكروا اسم الله في أيام معلومات على ما رزقهم من بهيمة الأنعام فكلوا منها وأطعموا البائس الفقير ثم ليقضوا تفثهم وليوفوا نذورهم وليطوفوا بالبيت العتيق ذلك ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه
وأحلت لكم الأنعام إلا ما يتلى عليكم فاجتنبوا الرجس من الأوثان واجتنبوا قول الزور حنفاء لله غير مشركين به ومن يشرك بالله فكأنما خر من السماء فتخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب لكم فيها منافع إلى أجل مسمى ثم محلها إلى البيت العتيق ولكل أمة جعلنا منسكا ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام فإلهكم إله واحد فله أسلموا فإلهكم إله واحد فله أسلموا وبشر المخبتين. شتی بەخێر داتەوە دەنگ دەرخۆش بێ و ئینشەڵڵا بەرەکەتی و قورآنشدا بایەتە سەر دڵ و دەروون و کۆمەڵگەی ئێمەش. مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەجی ماڵاواییدا بە پێچەوانەی هەموو عەرەبە جاهیلیەکانی پێشوویە ئەوانەی کە تاو کاتە شارەزای حەج بوون مزدەلیفەی تێپەڕ کرد بە سواری حوشترەکەی خۆی بەرەو کێوی عەرەفە ڕۆی. لەوێش تەواوی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامی لە بواری کۆمەڵایەتی و سیاسەت و ئابووری و قەدەغە کراوەکانی خوا و حتا تەعامل لەگەڵ خێزان و لەگەڵ کۆیلەوە ئەو شتانەی داڕشت و لەوێشدا ئەو ئاەتە پیرۆزەدا بەزێتە خوارەوە کە بەشێک لە مفەسرین پێ وایە کۆتە ئاەتی قورآنەوە بەشێکیشان پێ وایە کە ئەمە ئاەتێکە ئیتر ڕەزامەندی خوایە و بەوەی کە خوا نیعمەت و ڕەزامەندی خۆی داباران بەسەر ئومەتی پێغەمبەری خوا. ئەم هەموو دەلالەتانە وتاری ماڵاوایی کە یەکێکە لە جوانترین و ڕەوان بێشترین وتارەکانی پێغەمبەری خوا کە زۆرترین بڕگەکانی ئیسلامی تاجێ کردوتەوە و هاتنی ئەو وحیە و ڕۆشنی پێغەمبەری خوا لە مزدەلیفە تێپەڕکردنی مزدەلیفە بەرەو عەرەفە چیمان پێ دەڵێ؟ ئەمە ببوور لە مناوە بەرەو عەرەفات لە عەرەفات و دوای دەگەڕێتەوە بۆ مزدەلیفە. بەڵێ مەبەستمەوەی عەرەبەکان دەڵێن تا مزدەلیفە چون کۆتا سووریان ئەوە بووە بەس پێغەمبەری خوا ئەوە یەکەم حەج کە عەرەفەی کردبێتە ئەو شوێنە پیرۆزە پێغەمبەری خوا کردوێتی. یەکەم ئەوە زیندووکردنەوەی ئەو حەجەیە کە ئیبراهیم پێغەمبەر کردوێتی عەلەیهی السەڵات وەسەلام چونکۆی کە باسمان کرد یەکێک لە ناوەکانی عەرەفە لە چیەوە هاتووە ئەوەیە کە جوبرەئیل هەموو مەنسەک و ڕوکنەکانی حەجی کە بە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام نیشانداوە حتا ئەوەی میناش یەوم التەرویە ئەوەش کە
وجه تسمية تروية كالن أو كجبرائيل نشان يعني رأى جبريل كأوي مناسكك نشان إبراهيم بيغمبر عليه السلام كاتا عرفات زندو كرنو يا راس بلين راس كرنوي أو حاجة هلي كجاهلي أيان كر أما يكم دوم كخالك زور جرنج هلا سرتاي هاتني بيغمبر عليه الصلاة والسلام بيغمبر صلى الله عليه وسلم راي أجيان كمن زندو كروي دين إبراهيم لا إما لكون وابا وخلق يوت بيغمبر صلى الله عليه وسلم حنفية شتێکی واب نازان بیستبێتانیانە ئەمە ئەوە نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەنیفی بووە نەک حەنیفی یعنی دینی پاک ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلام مەبەستی من لێرە ئەوە لێ هاتم بۆ ئێرە بەسی من چی ئەمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لە سەرەتای وەحیەوە دەیگەیان کە من زیندووکەرەوەی ڕێبازی ئیبراهیم پێغەمبەرم عەلەیهی السەلام جاهیلەکان پێیان وابوون کە ئەوانش ڕێگری ڕێبازی ئیبراهیم پێغەمبەر لو چەند بڵێن منسکی حەج و عیبادەتە وایان ئەگەیان کە ئەوانش تابعیکن بۆیە خوای گەورە فەرمووی قل یا ئەیها الکافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين جام بەسەکەی من لێرە ئەمەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هات هەموو ڕاستیەکانی گەڕاندەوە سەر مەساری خۆی کە چۆن شێوێنراوە مەسەن کەعبە 360 بتی تیا بوو کەعبە ڕسمێکی ئیبراهیم پێغەمبەری تیا بوو عەلەیهی السەلام هەیکەلێکیان بۆ دروست کرد لە کەعبە تەوافیان بە ڕوت و قوتیە کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم هات هەموو مەنسەکەکانی ڕێک کردەوە یەکێک لە ڕێککردنەوە و ڕێککەرەوەی مەنسەکەکان ئەوەیە کەوا حەجەکەی بردەوە سەر ئەسلی ئەوەی کە خوای گەورە فەرمووی وەئەذن فی الناس عەرەفە گرنگیەکی زۆر گەورەی هەبوو یەکێوە لە ڕوکنەکانی گینا بوون بە عایشە فەرمێ ئەگەر لەبەر مودارە و وەکوڵێ ڕەچاوکردنی جاهیلیەکان نەبوایە ئەو دوو دەرگایی کە لە سەردەمی ئیبراهیمە لە نێو بەیتە هەبووە ئەم خستەوە سەر ئەساسەکەی خۆی دروستمە کردو بەڵام چونکە عەرەبەکان ناتێگەشتون ئەمە لەو قوچە قوڵنەکەن ڕەچاوی حاڵی ئەوانەکەم کەواتە عەرەفە گرنگیەکەی ئەوەیە ئەگنا خۆ پێغەمبەری تایبەتیەکەی جیاوازە هەر ئەو قسەی مەسەن بۆچی پێغەمبەر کەعبەی نەبردەوە سەر بناغەکەی ئیسماعیل پێغەمبەر خۆم پێغەمبەر کی باسیەوەکەم لە کاتێکەوە دەسەڵات و قووەتی هەیە حاکم هەر ڕزگار کردووە لە مەککە و مەدینە حاکم هەر ئەوە کەس نییە بڵێ بۆ وا ئەکەی بۆ وا ناکەی کاتە ئەمەی کە کەعبەی دەستکاری نەکرد کە وەکو خۆی هەشتیەوە پێمان دەڵێم لە دینا کۆمەڵشت هەیە ئەگەر خەڵکی لێ گەڕێ وەکو خۆی بیکە زەرەری بۆ دینەکە نابێ زەرەری بۆ قیامەتەکەی نابێ ئەگنا پێڵسم بۆ کەعبەی ئەی بۆ لە عەرەفات شتەکانی گۆڕی ئەی بۆ لە ناو کەعبەدا کۆمەڵی دیاردە هەموو هەمووی لابر بەڵام نەیبردەوە بناغ کەواتە گەورەترین ڕوکنی حەج عەرەفەیە لەکەیەوە دەست پێەکە ئەبێ حاجی لە میناوە بەڕێکەوە کە بەڕێکەوتن تا نیوەڕۆ نەچنە ناو عەرەفاتەوە ئەسڵی سونەتەکە ئەوەیە لە نەمیرە ئەمێنەوە لەوێ نوێژی نیوەڕۆ و عەسر بە بانگێک و دوو قامند بە جەمع تەقدیم ئەیکەن نەچنە ناو عەرەفەوە جارە نەچن ئەسڵ ئەوەیە ئەسڵ بشتن ئاساییە بەس ئەسڵ ئەوەیە لە دوای نوێژی نیوەڕۆ کە لە نەمیرە فەرزەکە لە دوای نوێژی نیوەڕۆ دەست پێ بەڵێ کە نوێژی نیوەڕۆ لێ بە جەمع دەیکەن عولەما ئەفەرمون بۆ نوێژی عەسر دێنە پێشەوە بۆ بڵێن نیوەڕۆیکەن ئەفەرمێ لەبەر ئەوەی ئەوان هەتاوەکو بانگی مەغریب هیچ ئیشێکیان نەبێت یعنی کۆمەڵە شتێ لە حەقی ئێمەدا سونەتە لە حەقی ئەوانە مەکروهە مەسەڵەن ڕۆژووی عەرەفە بۆ ئێمە سونەت هەر کەس بیگرێ خوای گەورە 2 ساڵی بۆ ئەکاتەوەکو چۆن لە ژیان 2 ساڵی بۆ کاتە فۆرماتی ئەکاتەوە بەس بۆ ئەوان نابێ بیکرد ئەمە یەک خاڵی هاوبەشی ئێمە و ئەوان ئەوەیە ئێمە بەچی بگەینە ئەجرێک کە ئەوان دەستیان نەکرد بەڵام مامۆستا لە ببوورە لەو کاتێکە لە مزگەوتی نەمیرە دێنە دەڕۆیان نوێژی نیوەڕۆ و عەسر پێکەوە دەیکەن باز لەوە دەکرێت نابێت لە پێش و لە دوای نوێژەکان هیچ سونەتێکن بەڵام بەشێک لە حاجەکان ڕەنگە لە عەرەفاتە نوێژ بکەن وەکو سونەتێک ئەسڵ لە عەرەفات یعنی ئەسە بۆیە دەڵێن کردنەوەی دەورە بۆیە چێ بۆ حەج بەتایبەت بۆ مڕشتەکان مهمە کە ئەبێ پێش ئەوەی بگەنە ئەو شوێنە پێیان بڵێن مەسەڵەن هەر منسەکێک کە ئەگەنە ئەوێ پێشەوەی بگەنەوە مەسەڵەن پێشەوەی بگەنە عەرەفات ئەبێ ئێستا تەوجیهاتی جوان وەرگیرا بەتەواوی تەوجیهات وەرگیرا بێ ئیشی تۆ حاجی لە عەرەفات چییە پێوتێ ئیشی تۆ ئەوەی کەوا تۆ ئەتەوێ حەجێ بکەی
کە دەگەڕێیتەوە وەکو ئەڵێ ژیان ببێتە سەفر پاک ببێتەوە ئیشی تۆ ئەبێ پێ بڵێ ئەمەیە کاتە لە نەمیرە دەمێنەوە نوێژ نیۆڕە عسر دەکەن اینجا بە بانگێک و دوو قامەت سنەتی تیان نییە ئەیتر لە دوای نیۆڕۆ دێن بەرەو کوێم دێن بەرە عەرەفات یەکێکتر لەو هەڵانی زۆر جار خەڵک دەیکا لێ یعنی خەڵک پەلامارەدا بۆ سەرەوە ئەوەی کە باسی کردکەوەکە 65 متر بەرزە میلێک لەسەر کێوەکە یعنی کۆمەڵی خەڵکەیە پێی وایە ئەگەر دەستی بەو میلە ڕانەگا هیچی نەکردو کاتێکا و میلە لەوەچە دروستکراوی ئال سعودە ئەو میلەوە بڵێ لەوە ڕەمزێکە یان لە سەدەی پێغەمبەران نەبووە زۆر بەداخەوە زۆر جار ئەوەی کە ئەگەر لە مەجارێکی عومرە بڕۆی سێرەکەی لەو میلە 1000 شتی لەسەر نووسرا یا یەکێک لەو غەڵەتە گەوران دەکرێت بەڕاستی من چوینە عومرە لە عەرەفات چوین سێمای زۆر جار دەبینی لەسەر ئەو بەردانی ئەوەی کە هەمووی ئەو شاخەکانی ئەوێ ئەو بەردانە شتی نایی حتا وەڵڵای بینی و نایی خوای گەوری لەسەر نووسراوە ناوذ بالله کابرا خۆ لە عەرەفاتە ناکرێ بڵێ کاک ئاتۆ لێوە دامەنیشە قاچمە خەرسێری کاتە یەکێک لە هەڵەکان ئەوەیە کە خەڵک مەسەن زۆردا بەیانی نوێژی بەیانی کە لە مینا بەڕێەکەوێ بۆچی زوو پەلاماری عەرەفاتە بۆی شوێنێکی بەرزی دەست بەس لەبەروی بچێتە بەرزەوە بچێت ئێوێ عەرەفات لە هەر کوێ پێغەمبەر صلی الله فەرمی لە هەر کوێ بووی لە سنوورەکەی عەرەفەی فەرقی نییە کاتیمانەوە چەندە مامەسا ئایا بە چرکەیەک و دەدەقە و پێنج خڵە یا دیار ئەوی کاتەکەشی دیاری کاتە لە دوای نیۆڕۆوە بەڕێەکەی بۆ ئەوی ئەمێنیتەوە هەتاوەکو نوێژی بەیانی ڕۆژی جەژن لەم مەسافەیە هەرچەنی بمێنیتەوە بەس باشتر وایە ئەوەی دوای مەغریب ڕاگەشت مەسەن جاری وایەسم هەندێک خەڵک هەیە لەبەر ئەوەی کە بڵێن ئیستیلامی حەجەرکە تەمان ئێستا کەعبە تەقریبەن چۆڵ بووە هەندێک مەسەن بڵین سیارە حازرەکە ئەفو سیارە حازرەکە کەیەت زۆر باشە مامۆستا لێرە بۆستەبای نابڕێک وەرگرین و بۆ بەرە پێشتە بڕم دێمەوەلات باشە سپاس دەکەم مامۆستاییان بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە درێژەی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ڕیسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور.
هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان، لە بەرەکەت و گەورەی ڕۆژی پیرۆزی عەرەفەدا هەمومان بەشداربین و خوای گەورە بەرەکەتی خۆی بارێنە بەسەرمانە. مامۆستا باسمان لە کاتی عەرەفە کرد، جەنابت فەرموود لە دوای نوێژی نیوەڕۆ تا بانگی بەیانی بە نزیکەی کات نزیکەی 16 ساعت. حاجی لەم 16 ساعتە بۆ منە 12 نیوەڕۆ بۆ 12 شەوە 12 ساعت وەک تا 4 بەیانیش کە بانگە فەرمێ ئەمە 16 ساعت. ئەگەر خولەکێک یاد دە خولەک یان بۆ منە ساعتە تا 16 ساعتەکە بمێنێتەوە کافیە؟ لەما فەرمون ئەگەر کابرا هەر لەحظەیەکیش بمێنێتەوە هەر پێی بخاتە نێو ئەو سوورە. بەڵام ئەگەر کابرا لە دوای نوێژی بەیانیەوە بگاتە عەرەفات ئەوە هیچی نەکردو. یانیواتە حەجی بۆ نەنووس هیچ حەجەکەم بەسەوەی حەجەکەی نەکردەوە وەکو عومرەیەک بۆی حساب ئەکرێم. ئەمە ئیتر چەند بمێنێتەوە؟ ئایا بە پێ یا بە سواری ئەوەی کە جەلال باسی کرد ئەو نەخۆشانە بە ئێسعافوانە ئەیان گوازنەوە. ئەمە گەورەی ڕوکنەکەی بۆیە ئەبێ ئەوان شوک و عەرزم کردی بەشدانگینا لە شتەکانی ترە ئاسایی جیاوازی عیبادەت لە عەرەفە و ئەم دیوی سنووری عەرەفە دوایە چینە لای گەورەی و فەزلی عەرەفە. ئایا جیاوازی عیبادەت هەیە لەوەی کە من دوعاکانم، نوێژە سونەتەکانم، پاڕانەوەکانم، زیکر و قورئان خوێندنەکان بەرمە سنووری کێوی عەرەفە؟ طبعا جیاوازی هەیە. جیاوازیەکەی لە چیایە؟ ئێستا هەموو شتێک لە ژیانی مادی ئینسانیش هەموو شتێک بۆ خۆی مەودای کارکردنی، کاتی کارکردنی، شوێنی کارکردنی، چۆنیەتی کارکردنی دیاری کراوە. عیبادەتەکانیش بۆ خۆیان کە خوای گەورە بۆ ئەم ئینسانی ناردووە کە عەقلی بەم ئینسانە داوە. ئەم ئینسانە مەسەن کابرایەک لە شوێنەکە جیهازێک دروستەکە، موبایل دروستەکە، مەودای موبایل، کاتی موبایل، چۆنیەتی بەکارهێنانی ئەگەر لەوە بە دەربێسە مەسە موبایل تۆ بیخەرە سەر شەبەکەی مەیاڵم خۆ موبایل هەر موبایلە سیمکارتەکەشی تایە. جیاوازی نێوان بوونی شەبەکە و نەبوونی شەبەکە لە چیە؟ لێ تۆ شەبەکەی تیانە بێ هیچ ئەتوانی پەیوەندی وەرگری ناتوانانی. کەواتە ئەمەش کە خوای گەورە بڕیایدا حتمما حکمتێکی تێدایە. زۆر جار حکمەتی عیبادەتەکان حکمتێکەوە نییە کە بینراو بێ یا بیستراو بێ، چونکە گەر بڕیار وابێ هەموو عیبادەتەکان بەرهەست بن، ئیترایە بەرهەست بن بە دەست هەستی پێ بکەی یا بە چاو ببینی یا بە گوێ بیبیسی، کەواتە جیاوازی نێوان ئەو صفاتەی کە ئەهلی ئیمان خوای گەورە فەرمێ الذین یؤمنون بالغیب لەگەڵ جیاوازی کەسێکا کە تەنها ئیمانی بە شتێکە بەرهەست بێ نامێنم. واضحە خوام قسێ. کاتە حتمما حکمتێکی تێدایە، بەس حکمەتەکەی چییە؟ ئەبێم دوعای من لە عەرەفاتە لە ڕۆژی عەرەفە. ئەخۆ عەرەفات هەموو کاتی عەرەفات، تۆ بڕۆ بۆ عومرە ئەچتە عەرەفات. حتا ئەم حاجیانەی کە ڕۆشتون ئەوەی کە زوو چوو بێ هەندێک کۆمپانیا بۆ ئاشنابوون بە مەنسەکەکان بردوونیان بۆ عەرەفات. لەوێ لە عەرەفاتیش مەسەلەن ماونەتەوە. بەس حکمەتەکە چییە؟ مەسەلەن تۆ بڵێ ئیلا بێ لە ڕۆژی عەرەفە لەو شوێنەکە پێکەوە لەو سەعاتەکەش مەسەن خۆتۆ عەرەفە لە مەوسمی حەجا مەسەن بڵێن دوێنە بەهاتایە بۆ عەرەفە. کاتە ئەمە حکمتێکی تێدایە، بەس حکمەتەکەی ئەوەیە کە خوای گەورە کۆمەڵی عیبادەت بڕیاری داوە بێ بیکەی ئەنجام دێ لەو کاتە لەو شوێن ئیمتیثال و جێبەجێکردنی تۆ بۆ ئەمری خوا تا چەندە؟ ئایا تۆ ئیمان بەوە هەیە کە خوای گەورە هەرچی فەرموو بڵێ بەڵێ؟ یا دوورە لەوە کەسێکی دڵنەخۆش
گوماناوی هەموو شتێک گومانی بەرامبەر دروستەکە ئاسا ئەو هەڵەو نەزانیانە کامانەیە کە حاجی لە گەشتنی بە کێوی عەرەفە بۆ نمونە کابرا بە چارەکە نیم سەعات ئەگاتە لووتکەکە پێی وایە ئەوێ نزیکترە لە خواوە بەڵام هی وایە یەکسە کە گەشتە سنوورەکە لەوێ دەزەکاتە مناجات و پاڕانەوە و نوێژ و ئەکۆڵێ نیم سەعات پێش کابراکەوێت نیش سەعات زیاتر کامان ئەو هەڵەو کەم یەکێک لە هەڵەکان ئەیگرێتە بەر پەلاماردانی ئەو خەڵکەیە بۆ سەر لووتکەی کێوەکە نەکە لووتکەکە بۆ سەر ئەو میلەیەکە بڕیاردراوە یەکێکتر لە هەڵەکان زۆر پێم سەری ینی خەڵکێک کەوتێ بۆ حەج ئەوەندە زۆر بەداخەوە تۆ ئەچیتە حەج و عومرە تێگەی وعی ئیسلامی لای خەڵک زۆر زایفە بەڕاستی ینی ئۆباڵی لاوازی هۆشیاری ئیسلامی سەقافەتی ئیسلامی لای خەڵک لە ئەستۆی ئێمە من لە مزگەوتەکەی خۆم نەمتوانیوە خەڵکی وا فێرکەم حتا نوێژەکەش لێ چۆن نوێژکە بە هەر حاڵ لێ دەبینی کە خەڵکمان هەیە لە سەقافەتی ئیسلامی لاوازە مەسەن نیشانەیەکی ئەوە چییە؟ ئەوەیە کە یەکسەر پەلامارەدا بۆ سەرەوە بۆ لای میلەک نەک هەر ئەمەندە من هەندێکم بینیوە لە میلەکە نییە خلای خەڵک نازانمە چۆن دروست بوو ئەڵە ناوی بنووسێ بۆی بانگی کە نازانمە تا بیست پێیانە هەندێک ناو ئەنووسێ ناو لەسەر ئەو میلە ئەنووسێ تێگەی بۆی بڵێ وڵات ساڵی داهاتوو چیە یارە قسەی جەنابێت ئەمە هەڵەیەک کە پەلامار بێت ئەمە یەکەم دووەم ئەمەی لەوە کە تۆ ئەچی بۆ ئەوەی بەندایەتیە بکی خوا لە خۆت ڕازیکی یەکێکی تر لە هەڵەکان ئەوەیە مافی دەها کەس پێشێلێکی خۆتۆ 2 ملیۆن حاجی لەیە چۆن ئەەکەیتە سەرەوە وە خۆ ئەبێ نەهیەکەی لەوەی کە نابێ عزیەتی کەس ئەبێ هەنگاوەکانی تر لەواتە ئەوەی کە کابرا شەڕەپاڵەکە بۆ ڕیزیەکە بەسەر خەڵکانە هەڵەکەوە تۆ چۆن ئازیەتی براکەتە دێ پیامبەر سەڵسەڵام لە نوێژ ئەفەرمێ لین و بئەیدی ئەصحابیکم یعنی لە نوێژە کە وەستایە با ئەم دەسەر نەرم بێ لە تەنیشتەکە تا بۆی دەی تۆ لە نوێژە کە مەسەر مەجای نوێژ فراوانە مزگەوتی وایە ماشەڵڵا جێ 1000 کەسە بێتەوە 5 کەس نوێژیتیان دێتۆ وەرە لێ 2 ملیۆن کەس بێ ئەوە هەڵەیەکە کە یەکەم هەڵەکەوەیە کە پەلاماری سەرەوەدا دووەم هەڵەکەوەیە تۆ عەزیەتی برایەک دەدەیت کە ئەچیتە سەرەوە سێیەم زۆر جار کابرا بە ئیحرامە کە ئەوە پەلامارەدانی ئیحرامەکەی لێلاچ ئەمە یەکێکتر لە هەڵەکان ئەوەیە بەڕاستی یعنی من بەو خەڵکە شەڵێم کە لێرە تەمان ئەوانە گوێسە بۆ ئێمە ناگرن چونکو لێ تەلەڤیزیۆن ئەڵێم ڕجاءن ئەمڕۆ لێیان گەڕن نە پەیوەندیان پێ ئەو بکەن نە تەلەفۆنیان بۆ بکەن نە قسەیان لەگەڵا بکەن با لەوێ کابرا بەس مەشغوڵی عیبادەت بێ زۆر بەداخەوە من لە فەیسبووک هەندێک کە بینم کە کۆمنتێکم لەسەر شتێک نووسی بوو یعنی معقول نییە تۆ بچی بۆ حەج خەریکی 24 ساڵ ڕسم گرتنی لێرە مەسەن جەناب لێ دانیشت ڕسمێک ئەچتە جێگەکەی کاگدار ڕسمیەتی جێ من ڕسم ئەچیتە ڕسمی مانەیەکی تۆ بۆ حەج ڕۆشتی ئەمە یەکێکتر لە هەڵەکان یەکێکتر لە هەڵەکان زۆر جار سەیری کەم ڕاستەخۆ نەقڵەکە کابرا کە کامێرەکە بینە ئاواکی بۆەکە ئەمە تۆ نەڕۆشتی بۆ ئەوەی ئاوا بکی ئەمە یەکێکتر ئەوەیە کە ئەوەی کەوا مەشروعە لە عەرەفە و ئەمڕۆ بەس بریتر لە دوعا و پاڕانەوە زیکری خوای گەورە کەواتەمە وەسابێنە سەر وەستان لە عەرەفە ئایا وەستان تەنها وەستانێک و کافی و تەواو یا دەرفەتێکی زێڕینە بۆی کە دوعا بکرێ زیکر بکرێ و چه جۆرە دوعا و زیکرێک لەوێش کاریگەری هەیە بەتایبەت ڕیوایەتێکەیە لەوەی کە باس لەوە دەکرێ خوای گەورە نەک لەوانەی کە لەوێ وەستان و حاجین و هاتوون دەپاڕێنەوە لەوانش خۆش دەبێت کە ئەمانە دوعایان بۆ دەکەن جا کەواتە مەشروعەکە ئەوەیە کە ئینسان لەوێ نابێ نوێژکە لە هەرکی هەی لەو مەسافەیە بۆیە تۆ پێشتر نوێژی نۆڕ و عەسر بە جەمع کردووە سونەت ناکەی یەک بانگ و 2 قامەت کە هاتی تە ئێرە ئیتر شتێک بە ناوی نوێژەوە نایکی یعنی هیچ نییە تۆ بڵێ وڵاکە ئەکە مووقعێکی زۆر پیرۆزە ڕۆژێکی زۆر پیرۆزە وەرە باچی بکەم تۆ نوێژ لەوێ بوونی بۆچی چونکو ئەوێ یەکەم پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە لە یەدن و نزیکبوونەیە کە شایستی خوای گەورەیە کەیفیەتەکەی ئێمە ناڵ بەس باوەڕمان پێ خوای گەورە نزیکە بێتەوە هیچ ڕۆژێک نییە خوای گەورە ئەوەندە لە عەبدەکانی زیاتر نزیک دووەم نزیک بوونێ وەسجود وەختەرەویان سوژدەی زۆر بەرن چونکە یوباهی بهم المەلائکە خوای گەورە شانازی بە عەبدەکانی ئەکا بەسەر فریشتەکان ئەمە حەدیثە لە صەحیح موسڵیم هاتووە ئەمەی کە لەوێ کە خوای گەورە نزیک دەبێتەوە لە عەبدەکانی شانازی بە عەبدەکانی کە ئەفەرمێ ما ئەڕادە هاولا ئەوانە چیان لە من دەوێت ئەم مەقطعی ئاخری حەدیثەکە کە لە صەحیح موسڵیمە هاتووە
ئەفرێ ما ئەڕادە هاولا ئەوانە چیان لە منە یعنی چیان قسێ یعنی ئەوانە دائیمەن خەریکی داواکردن وە نییە داواکردنەکەش پێغەمبەر صلی الله علیه و سلم دیاری کردو داواکردنەکە بچی بە دوعا و پاڕانەوە خۆ نزیکترین کات ئینسان لە خواوە نزیکە سەجدەیە بەس لەوێ سەجدە نابرێت لێ نوێژ ناکرێت بەس دوعا ئەکرێت ئەوەی لەوێ مەشروعە کە خەڵک بیکە یەکەم خەڵک لەوێ ئەوەی کە نەهی لێکراوە خەریکی موبایل نەبێت خەریکی قسەکردن نەبێت خەریکی خواردن و خواردنەوە نەبێت ئیلا خەریکی چی بێت هەندێک پێیان وایە گەورەترین دوعایە کە بکرێت جارە پێغەمبەر فەرمێ چاکترین دوعا دوعای ڕۆژی عەرەفەیە چاکترین دوعای ڕۆژی عەرەفەیە چاکترین شتێکە من و پێغەمبەرانی پێش من وتبێتمان لا إله إلا الله وحده لا شريك له کۆمەڵێ پێیان وایە یەکێک لەو دوعا زۆر گەورانی کە لە ڕۆژی عەرەفەدا ئەکرێ ئەمەیە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ئەمەی کە چاکترین دوعایە ئەمەیە کە دەکرێت عولەما دەفەرمون سەیری ئەم ئایەتە بکە ئەم ئایەتە لە نێو ئایەتەکانی مەناسیکی حەج هاتووە ئەمەی کە ئینسان داوای دەکات داوای خێری دنیا و قیامەتی دەکات داوای هەر خێری دنیای ناکە کاتە چاکترین ئیش ئەوەیە لێ کە دوعا بکرێت ذیکر بکرێت قورئان بخوێنێت بەس نوێژی تێدا نییە چونکە خوای گەورە سوبحانە وتەعالە یەکەم کە عەرزم کرد لە عەبدەکانی نزیک دەبێتەوە دووەم خوای گەورە سوبحانە وتەعالە شانازی بە عەبدەکانی کە پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمێ زۆرترین گەورەترین ڕۆژە کە زۆرترین خەڵکی تێدا ڕزگار ببێ لە ئاگری جەهەنەم ڕۆژی عەرەفە جا خاڵێک هەیە زۆر موهمە ئەویش ئەمەیە زۆر جار پێم وایە هەموو کەس ئەم قسەیە ئەکا ئەڵێن کاکە ئێمە زۆر دوعامان کردووە خوای گەورە لێی وەرنەگرتووی ئەو هەموو حاجی ئەچێ دوعاکا بۆ من بۆ تۆ بۆ خەڵک بۆ وڵات کە خوای گەورە ئەمن و ئەمان و ئاسایش بێتەوە شتێک هەیە ئەڵێ ڕۆژێ پیاەک بە وتی مامەسا حەدیثێک هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەس بە شەوە ئایەتەل کورسی بخوێنە شەیطان نزیکی ناکە ئەڵێ من هەموو شەوێ ئەی خوێنم و واش نابێ ئەڵێ تیادە ئایەتەل کورسیەکەم بۆ بخوێنە بۆی خوێن الله لا إله إلا هو لا تأخذه سنة ولا نوم بەپەلە وتی ڕۆڵە من عالم بە قورئان لێ تێ ناکەم لەسەر شەیطان لێ تێ بکە یعنی ئەمە کێشەکە ئەوەیە ئەو داخوازی داواکاری کە شەرع هەیەتی بۆ ئێمە ئەگەر پڕاوپڕی نەبێ ئێستا تۆ هەر بۆ جلو بەرگێک زۆر باشە مامەستا ئێستا حاجیان لە کێوی عەرەفەن وەکو جەنابەت فەرمووت کە ئەوان ئاگایان لە قسە و وەکوڵێ ڕێنمایی و فەرموودە و فەزڵی گەورەی ئەم ڕۆژە نییە کە ئێمە باسیەکەین ئێمە کە لێرەین خەڵکێکە لە نێو ماڵەوە ئێستا بینەری بەرنامەکەیە ئەوە ڕۆژوەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئومێدمە کە خوا بیکاتە کەفارەتی ساڵی ڕابردوو داهاتووی بەندەکان ئێمە چۆن سوود لە وەستانی عەرەفەی حاجیان چۆن سوود لە گەورەی ئەم ڕۆژە بەدەر لە ڕۆژوەکە وەربگرین ئایا ئەوەی کە دڵمان وابەستەی ئەوان کەین ئایا ئەوەی کە ئەوان ئێڵێن ئێمەش بیلێنەوە بەجۆرە لە جۆرەکان چۆن ئێمە بتوانین لەم ڕۆژە بەدەر لە ڕۆژوگرتنەکەمان زۆرترین وەکۆڵە عیبادەت و پەرستشی هاوشێوەی ئەوان بۆ خۆمان کۆبکەین بە جۆرێکی تر مامۆستا تەکمیل لێ پرسیارەکە ئەگەر ئەوانەی کە لێرن بۆ نمونە ئێمەمانان ئیلا ئەوانەمان شمولی ئەو دوعایانە و ئەو لەبەی کە دەکەین کە بە ڕۆژوین یاخود ئەوانش کە بە ڕۆژۆ نین دەتوانن دوعا بکەن زۆر ئاساییە ئەفەرمێن دارە لە قورئانە باسی گەورەی ئەم دەڕۆژە کرا وەالفەجری وەلەیالین عەشر پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەندین حەدیثە نەکی یەک فەرمووت چەندین فەرموودە باسەکە ئەفەرمێن گەورەترین ڕۆژانێ کە عیبادەتی تێدا بکرێت یعنی هیچ ڕۆژێک نییە بەندایەتی تێدا بە ئەندازەی ئەم دەڕۆژە هەبێت قالوا ولا الجهاد في سبيل الله وتا ئەی پێغەمبەر یعنی ئەم دەڕۆژی تۆ باسیەکەی یعنی جیهادکردنیش ناگاتە بەندایەتی و پەرستشی ئەم دەڕۆژە فەرمووی ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله فلم يرجع منها بشيء فەرمووی جیهادیش بە ئەندازەی عیبادەتی ئەم دەڕۆژە گەورە نییە مەگەر کەسێک بە سەروەت و سامان و خۆی چوێتە دەرەوە نەگەڕابێتەوە خۆشی نەهات بێتەوە هیچیش نهێنابێت کاتە عیبادەت چییە؟ چیمکی عیبادەت لە ئیسلامە زۆر بەداخەوە زۆر بەهەڵە لی تێکەشتوین زۆر جار من وا بیرەکەم عیبادەت تەنابێتێ نوێژێ بکەم ڕۆژوی حەجێ بکەم وا نییە چیمکی عیبادەت لەوە فراوانترە من بەرتەسکی کەمەوە کابرایە کاتە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دووربێ لە ڕووی ئێوە بینەران میزی کرد سەحابە هەستانەوە لێیەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی داعوه لێی گەڕێن
کابرا بۆ خۆی ئاگای لێ بوو ئەمانە هەڵسانەوە لێن پێغەمبەر نەیهێشت دوای فەرمی دڵچیایی پیاکەن پاکە بێتەوە اینجا بوو کابرا مسلمان بوو لەم هەڵوێستی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سمێنێ وتی اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا وتی خوا بەس ڕەحم بە من و محەممەد کە ڕەحم بە کەس نەکە پێغەمبەر سڵام فەرمووی لەقەد حەجەرتە واسعە ئەی برام بەڕاستی تۆ ڕەحمەتی فراوانت بەرتەس کردەوە ئێمەش چمکی عیبادەتمان وا لێ کردو وەکو دوعای ئەو کابرا عرابیەمان لێ کردو بەرتەسکمان کردوێتەوە لەوەی ئەمەش فکرەیە کە نابێ مسلمان هەیبێ تۆ عیبادەت بەرتەسکەی لە نوێژ و ڕۆژکەواتە ئەو قسەی ڕاستە دەرەوە بۆ خەڵکو و مزگەوتیش بۆ تۆ دنیا بۆ خەڵکو و عیبادەتی شخصی وان نییە عیبادەت چمکەکەی زۆر فراوانترە لەوەی کەوا ئێمە بیری لەکەین کاتە قسەی من لەسەر ئەم قسەیە لەسەر ئەمە دێ ئەم ڕۆژەی کە ئەوان لە یەخەیەکی ئەو عیبادەتەن ئەی تۆ لێرە چی بکەی بێجگە لە ڕۆژوەکە کە ناگەی بەوان بەڵام بێجگە لە ڕۆژوەکە چی هەیە پێی بگەی دنیاە لە عیبادەت هەیە تۆ ئەمڕۆ بیکی دنیاە لە عیبادەت هەیە کە گەر بڕیار وابێ عیبادەت ئێمە چمکەکەی وەکو کابرات دینی نەکەین بەرتەسکی نەکەن و نەیخنکەین عیبادەتمان زۆرە ابن تيمية رحمة خوالي بأفرماء العبادة اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والأفعال الظاهرة والباطن يعني ناويكي قشتية بو همو تو كرديكي آشكرا بنامكي كخوا بي خوش بي الراسي دي أمام قورترين وبرفراوانترين تعريف عبادته كاتب تولير ويقصي خير بو كسبكي سبحان الله يبكي الحمد لله يبكي لا إله إلا الله يبكي الله أكبر يبكي يك آية قرآن بخيته يك حديث فيري كسبك أم برنامج إما هاتونا قد نيت من بو خواي قوربه جاندني بيانك به جاندني شتيك به بجوي أو خلقي كواجيون بوجر أوانش كجوي بو أي ما أجرن قصد يعني فيربوني شتيك به أمن قورتين أجر ما دسك كاتم أو ليه دعاء كاتوش ليه دعاءك أو ليه ذكر كاتوش ليه ذكر بك برتسكي لكن تنهالت شيء لە ڕۆژوو گرتنەکە و لێگەڕ زۆر باشە مامۆستا ئێستا لە حاجیان بەدەم زیکری لەبەیک اللهم لەبەیکەوە بەرەو عەرەفات بەڕێدەکەون یاوانەی کەوێن دێنە سەر زیکری لەبەیک اللهم لەبەیک بەڵام بەسەرتا بچێنە کێوی عەرەفەی گوێبیستی دەنگ و ڕەنگی حاجیانی پیرۆز بین بینەرانی عەزیز بە پێکەوە بچینە کێوی عەرەفات و گوێبیستی لەبەیک اللهم لەبەیکی حاجیان بین الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا
يا رب من عبدك گونەهبارم گیرۆدەی دەستی شەیطانم ڕوڕەشی ڕۆژی دیوانم محەممەدا پشتیوانم لە دنیادا ڕێبواری بێماڵ و حاڵ و هەژاری سبەی ئەمری شەرمەزاری ڕێی شەیطان بەردە یەکجاری دنیا دەڕوا و دەبڕێتەوە دنیا دەڕوا و دەبڕێتەوە هیچ لە خوا ناشارێتەوە مرد و زیندوو ئەکرێتەوە لە مەحشەرا کۆ ئەکرێتەوە ئەی هاوار بۆ کۆچی دوایی دەخرێیتە گۆڕ بە تەنهایی بە تاریکی و بێڕۆشنایی سوودت ناخوازێ دارایی شەفاعەت یا حەبیب الله لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك يا الله سپاس یاخوا بەخێر گەلێک سپاس خۆلەتان ڕازی بێ ئینشاءالله کاک محمود کەرکووکی بێژەری کەناڵ دەست خۆش ناوە ناوەش ئەو دێڕێ ئاخری هەر بۆ هینێک ئەڵێ شەفاعەت یا ڕەسوول الله لە بابی عەقیدە شەفاعەتەوێ بەس لە خوای داواکەی نەک لە پێغەمبەری داواکە عەلەیهی سەڵات ئەگەر ئەو دەڕێ ئاخری دوایە گەنجارێکی تر ئەوە ترکە چونکو شەفاعەت تەنها لە خوای گەورە داوا دەکرێت نەک لە پێغەمبەر صلی الله عليه وسلم تێبینێکی جوانە دەست خۆش کاک محمود زوو لە ناو هەواڵ و لە شتێکی زۆر باشە من کە ئەوەی خوێندەوە بیرم لە شتێک کردەوە لە عەرەفاتە کە ئەو خەڵکە وەستاوە هەمووی بە یەک جلوبەرگ یەک شێواز طبعا نابێم هیچ کەس سەریشی داپۆشرابێ نابێ هیچ کەس هیچی لەبەرابێ بێجگە لەو ئیحرامی کە هەیە لەگەڵ ئەم مەقامی کاک محمود لەوێ نمونەیەکی بچوو کراوەی مەحشەر و زیندووکردنەوەی کە ئینسان بزانێ هەچی هەیت هەر چۆن هەیت چەندە سەڵات هەیە چەند دەوڵەمەند چەند پارەت هەیە کە چوویتە ئەوێ لەم شوێنە هیچ نییە یعنی کێ زۆر مهمە کێ زۆر گەورەیە کێ زۆر دەوڵەمەندە کە لێرە دای من ئەڵێم ئەوانەی کە متەکەبیر بخوای گەورە بمان پارێزێ وەکو چۆن لەسەر کێوی ئەزمەڕ چۆن سەیری خەڵکەکەن ئاوا سەیری خەڵکەکەن لێەوە تۆش لێرە ئەو کابرا بەچی ئەبین بە هیچ نایبینی وە نییە بەس لەوێ هیچ نامێنم لێ نمونەیەکی مسەغەر بچوو کراوەی چییە بچوو کراوەی مەحشەرەکەی ئینسان بزانم هەم لە دنیادا خوای گەورە پێ نیشان دەدا کە تۆ لێرە چی تێڵی لەبەیکە یعنی چی یعنی خوای گەورە من وەڵامی بانگەوازەکەی تۆم داوەتەوە کە تۆ داوەتی منت کردو بۆ ئێوە کاتە فەزلی ئەم دروشمە ئاینە ماوەسا چۆنەکە بەردەوام حاجیان بەدەم ئەوەیە یعنی بەردەوام کابرا ئاڵێ چی ئەو کەسی کە لێوێ ئەوانی کەین خوای گەورە بە نسیبی ئێمە شیرکا کە نەڕۆشتی تەڵان تۆش نەچی بۆ حەتکاک من نەوەڵا بەس ئەمرم کردو ماسە خوای گەورە ئیشەڵا ئاسانی کابڕی ئەمە بەردەوام لەو شوێنە دەڵی خوای گەورە تا ئەگەیتە دەڵی خوای گەورە کە تۆ داوەتی منت کردووە ئیبراهیم پێغەمبەر کاتێ کعبەی دروست کرد خوای گەورە ئەمری پێ کرد وأذن في الناس بالحج داوتی خوای گەورە کە من جار بدەم کێ ئەیبیسێ فەرمووی عليك البيان وعلينا البلاغ
تۆ بیڵێ ئێمە دەیگێری تۆ بیڵێ ئێمە دەیگێری کاتە ئەوەی کە لە هەموو دنیاوە دەڕوە ئێستا بە یەک زمان دەڵێ لەبەیک اللهم لەبەیک یعنی ئەوەی هەر نەزدان هەر ئەم دروشمەی لەبەر طبعا ئەم دروشمی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەلام بەس لە سەردەمی جاهلیە تێکیاندا بوو ناڵێ لا شەریکە لەک یەک مەقتەعی بچووکیان بۆ دیارکوی ئیلا شەریکەن هوە لەک ئیلا یەک کەس بەشدارە لەگەڵ تۆ خوای گەورە یعنی کەس نییە بەس یەکێکە یەک نەفەر کە مەسەن ئەو کەسە ئەو بتە گەوریان کە ئەوان قەناعەتیان وابوو ئەوەی ئیبراهیم پێغەمبەرە فەرمێ فجعلهم جذاذا إلا كبيرا لهم حتما ئەوانش کە ئەو بتانیان دروست کردو یەکێکیان بە هین کردو یەکێکیان بە ڕئیس و گەورەی هەمویان حساب کردو لە دروشمی لەبەیکە طبعا جاهلیشیان وتەوە بەیانەوەت یەک کەسەیە شەریکی تۆ بێ ئێمە ئیقرارەکەین هیچ کەس نییە بەس خۆتی بەس یەک کەسەیە کە چی ئەوان بڵێ نەعوذ بالله خوا گەورەکەی ئەوان کە یەکەن شەریک خوای گەورە کاتە بەردەوام ئەم کەسێک کە چۆتە عەرەفات ئەم کەسێک کە ئەچێ بۆ حەج بەردەوام ئیشی چییە بەردەوام وەڵامی خوا داتەوە کاتە ماوەسا ئەوە حاجیان ئەی باشترین زیکرێک بۆ ئێمەمانان کە ئەمان لای حاجیانە چی بڵێن باشترین زیکر بۆ ئێمە تەکبیراتە سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر خوای گەورە فەرمێ والباقیات الصالحات باقیات الصالحات علەمای تەفسیر کە زۆربەیان ڕێیان وایە مەبەستی پێی ئەم چوار زیکرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە دوای قورئان باشترین زیکر ئەوانن سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر بە هەر کامیان دەست پێ بکەی زەرێری نییە یعنی نوێت تۆ ئیلا بێ لە سبحان الله و دەست پێ بکەی کاتە زیکری ئەوان ئەوەی تر وەکۆڵینێکی وەرگتو ئاوازێکی خۆش ئاسانتر بەدەم خەڵکەوە کاتە ئەگەر کەسێک تێکیشی بان یعنی مەسی قسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمێ ئەگەر کابراایك لە پەنادا لە سبحان الله دەستی پێ نەکرد نەڵێ کاکە بوەستەوە تۆ غەڵەتەوە تەبێ لێوە دەست پێ بکەی بە هەر کامیان بۆ تۆ ئاسان بوو گرنگەوەی ئەو چوار زیکرە بەسەر یەکەوە بیانکەی ئیتر ئایا کامیان پێشەخەی کامیان پاشەخەی ئێستا و کاکریازەڵێ ئەو زیکرە ئاوا هینێکی گرتووە خەتێکی گرتو ئاسانە خەڵک لە بەریکە ئەم زۆر باشە مامۆستا من پێشتر پرسیارێکیشم کرد وەڵامەکەم بە تەواتی وەرنەگرت ئەو حاجیانەی کە لەوێن دوعا بۆ خەڵکی تر دەکەن بۆ ئێمەمانانی دەکەن تا چۆندە ڕیوایەت هەیە لەسەر گیرابوونی دوعاکانیان بۆ ئێمەش بۆ نمونە وەک باسم کرد لە ڕیوایەتێکدا هەیە کە خوای گەورە دەفەرمێ ئەوە لەوان خۆش بووم و لەوانش کە ئەوان دوعایان بۆ دەکەن تا چۆن لەم ڕیوایەتە ینی وەڵڵاهی ئەمە وەکو دوعا واردە من وەکو حەدیث بڵێن حەدیث بێ نەمبینیوە کە حەدیث صحیح بێ بەڵام بە تەئکید ئەوەی کە باسی ئایەتەل کورسیەکەم کرد کەوتی من لێ تێناگەم ئێستا هەر کەس لە هەر شوێنە دوعا بکە بەڵام خۆش شوێن و زەمان و شەخص بۆ دوعا فەرقی هەیە یعنی هەم شوێنەکە فەرقی هەیە هەم زەمەنەکە جیاوازە هەم شخصەکەش جیاواز یعنی ئەوەی ئەوانی ئێستا لێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوای گەورە نزیکە بێتەوە هیچ ڕۆژێک نییە بەقەدەر ئەوە خوای گەورە خەڵک لە ئاگری جەهەنەم ڕزگار کە بزانی دوعا بۆ کێژەکە وات 1 ملیۆن ساڵ دوعا بۆ سەدام حوسێن بکە ناتێت دوعاکە ئەبێ ئەزانی چۆنم ئەخە هەر ئەو نمونە شەر ئەمەیە کە تۆ بێ یاوەی کەڵێ کە سێ کەس لێ ڕازی بێ کە ئەمرێ نوێژی لەسەر بکەنە بێ سێ کەسی عەقیدە پاک بۆ خوا ئەبێ کەسێک بێت دوعا بۆ کەسێک بکەی مەسەن زۆر جار کەسی وا هەیە یەکەم شەرتی دوعا ئەوەیە پچڕاینسی لێ ڕەحمی تیا نەبێ شەرتێکی تری دوعا مەسەن ئەوەیە کە دوعاکە شتی حرامی تێدا نەبێ مەسەن زۆر جار ئەڵێ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە کێوی عەرەفات ماوە زۆر قەرەباڵ وەستا بوون کابرایەک هات سوالکەر بوو ئیتر لە خواری تەمان ئەو کاتە خەڵک زۆر نەبوو بڵێن ئەو هەموو مەساحەوی داگیر کردو ئەڵێ کابرایە هاتووتی شتێکم بەرن کوڕوتی دامایەوە هەمومان داوامان لە خوا کردو ئێستا من چی تا داواشت لە بکەی یعنی لێ داوا لە خوا بکەی بزانە داواکەت چییە بۆ کێش داواکەی مەسەڵەن وەکو کاکریاز دەڵێ کابرای وایە بچێ داوا بکە بۆ کابراقەی ناکە مەسەڵەن دوعا بکەی خوای گەورە ئەوەی ئەهلی نوێژ نییە ئەوەی خراپە ئەوەی چیە خوای هیدایەتی بدەی زۆر جاڵێ کابراایەکی زاڵمە ئەڵێ خوای گەورە دەست بە باڵیەوە بکری خوای گەورە پایەداری بکەی ئاخر خوای گەورە ها خوای گەورە چۆن ئەم دوعایە وەردەگرێت لەبەرەوەی ئەس دوعا یعنی من زۆر جاڵێم ئەبێ بڵێن دوعاکانمان بۆ وەرناگیرن بۆ وەرناگیرن نەک بڵێ خوا دوعاکەم بۆ وەرناگری چونکو زۆر جار ئیشکالیەت لە منایە خوای گەورەکە فەرمێ ئودعونی ئەستەجیب لەکم یعنی چی لە هەموو پرسیارەکانی قورئانە کە خەڵک پرسیارەکە مەسەڵەن ئەڵێن یەسئەلونەکە عن الأهلة يسألونك عن الشهر الحرام قتال فيه يكسر خوای گەورە فەرمێ قل بەڵام کە کاتێ باز دێتە باسی دوعا وإذا سألك عبادي عني هەرگیز خوا نافەرمێ قل
ئەفەرمێ یەکسەر چییە فای تعقیبە ئەو فای پێوترێ فایت فەئینی قەریب یعنی خوای گەورە پێویستی بە هیچ نییە دەبینی کەسی وایە لێ خوایە لەبەر خاتری فلانە کەس فلانەشت تۆ لەو کاتە لەو شوێنە زۆر لە خواوە نزیکی پێویستیت بە هیچ نییە کەواتە ئەگەر کەسێک لێ دوعا بۆ هەر کەس بکە بەبوونی مەرجەکانی دوعا چونکو جاری وایە شاعرێکی ئەڵێ إذا حججت بمال أكثره سحت فما حججت ولكن حجت العير مثلا جاري وهاي كسي وهاي خويا ما بارزة مالي حرامة بو حج كسي لتمنيا مثلا لولاتي خو ماملين لتمنيا هناسيك بيش مرقايتي نكردو معاش بيش مرقايتي ورقر كسي وهاي 10 سال بيش كيمياء باران وأنفال يا چند سال دواي كيمياء باران وأنفال مردوه أم كسم معاش شيء دانا ورقر بما أتي بو حج ديت اللي دعاكي ورنايجي كواتا أقر هەر کەس بە مەرجی خۆی دوعا لێ دوعا بۆ هەر کەس بکە بەو مەرجانەی دوعا بە دڵنیاییەوە خوای گەورە فێ ما ئەڕادە هاولا یەکسەر هەموو دوعاکانی وەرەگرێت ئیتر بۆ هەر کەسی بکە لە هەر حاڵەتێکا بێ دوور بێ یان نزیک بێ ئومێدەوان ئینشاءڵڵا ئەوان ئێمەیان لەبیر نەچێت لەو دوعایانە خوای گەورەش دوعای ئێمە بۆ ئەوان دوعایوانش بۆ ئێمە وەرە هیچ نیشانەیەک هەیە کە حاجی هەست بە ئارامیەکی دەرونی یان بۆ لە ڕێیخەوێکەوە بێت کە بزانێ ئەم ڕۆژە کە خوای گەورە هێندە لێی نزیک بەوە دەڵێ من شانازی بە بەندەکانمەوە دەکەم من لە بەندەکانم خۆش دەبم داوای چیم لێکەن با پێیان بدەم هیچ نیشانە و ئاسارێک هەیە بۆ ئەوەی کە ئەم حاجیە دڵنیا بێت لەوەی کە بەشێ لە ئارامی دەرونی و بەشێ لە ڕەزامەندی خۆی بەدەزێنەوە وەکو نیشانە هیچ نییە بەڵام خۆم هەموو شتەکان بەڕوونی باس کراوە پێڵسەفەیە من حەجە فەلەم یەرفث وەلەم یەفسق رەجع کە وەلەدەته ئومه کاتە کابرا هەر بەبێ خەو بەبێ ئاسوودەی دروست یعنی خۆی ئەزانێ ئایا ئەم حەجەی وەرگیراوە وەرگیراو نیە چۆن ئەزانێ حەجەکەی وەرگیراوە یا وەرگیراونە چۆن ئەزانێ خوا لە هەموو گوناهی خۆش بوو ئەگەر حەجەکەی بە پێی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەجێگیانە پێویستی نە بەخەوە نە بەوەیە کە شتێک بێتە ناخیەوە کە پێی بوترێ ئەگەر حەجەکەی بە پێی ئەو بڵێ بنەمایانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بڕیایدا و حەجەکەی وا کرد دڵنیای بە کە خوای گەورە لێ وەرگرت زۆر باشە مامۆستایان کاتی بەرنامەکەمان تەواو بوو بە بچین لای کاک مەحموود کەرکووکی کۆتایی بەرنامەمان بۆ بێنێ بە شتێکی تر ئەگەر شتێکمان پێشکەش بکەن لەبەرەوەی کە خۆت دەچیتە سەر شاشۆ هەواڵەکانت تۆزێکی تر کاتی لێرەوە زۆر سپاس بە کورتی و ئەمجا بڕۆ بۆ هەواڵەکان لێرەوە زۆر سپاس بۆ مامۆستاخان سەرگەرتی ئێمە لە هەشتونیەوە لێرە خەریکین با تۆش کاک مەحموود کەرکووکی و هەروەها بەڕێز مامۆستا عەباس شەرەفەدین و سەنتەری نووری حیکما بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش بەڵام لەبیرتان نەچێت لە کاتژمێر 4 بۆ 6 ئێوارە جارێکی تر ڕاستەوخۆ لە بەرنامەی پەیامی ڕۆژەوە دێنەوە خزمەتتان بۆ ڕووماڵکردنی ڕۆژی عەرەفە تا بە ئێوارە بەخوای گەورەتان دەست پێ بێت.